بینەران و ئازیزانی کەناڵی هیوا ئەم کاتتان باش لە هەر کوێیەکن هیوادارم خۆتان و هاوڕێیان و کەس و کارتان ساغ و سەلامەت و شاد و بەختەوەر بن. ئازیزان خۆشحاڵم من گۆنا سەعید جارێکی تر لە بەرنمەیەکی تری دایلۆگی کەناڵی هیوا لە ڕۆژانی یەکشەممە بە ئێوەی ئازیزەکەمەوە. ئەمڕۆ بۆ بەردەوامیدان بە گفتوگۆیەک کە ئێمە لە چەند هەفتەی ڕابردووە دەستمان پێ کردووە بە تایبەت کە لە دوای ئەو بایکۆتە مێژوویەی کە خەڵک بەرامبەر بە هەڵبژاردننی نوێنەرانی لە بۆ پەرلەمانی عێراق کردیان و ڕێژەی لە 1960 بەرەو ژوور کە ئەمە ئامارێکی فەرمیە لەوانەیە لەوە زیاتریش بێ بایکۆتی ئەوەیان کرد کە بڕۆن دەنگ بدەنەوە بە هیچ کام لە حیزبەکانی نێودەسەڵات و حیزبەکانی ئۆپۆزیسیۆنیش. بۆ ئێمە وامان لێکدایەوە کە ئەمە پەیامێکی گشتی خەڵک بوو هەرچەنە ناڕێکخراو بوو بەڵام پەیامێکی گشتی جەماوەر بوو هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بە حیزبەکانی نێودەسەڵات و بە ئۆپۆزیسیۆنیش بڵێ کە ئێمە متمانەمان بە دەسەڵات و سیستەمی بەڕێوەبردننی حکومڕانی ئێوە لە سیاست و لە ئابووری و لە کۆمەڵە هەموو بوارەکانی ژیانان نەماوە. هەر بۆیە ئێمە دایلۆگێکمان لە کەناڵی هیواوە لە دوای یەکسەر بە دوای ئەم هەڵبژاردنەی گشتی خەڵکە دەست پێ کرد کە لە دوای بایکۆتچی پشت لەرزەکانی دوای ئەم هەڵبژاردنە دوای ئەم بایکۆتە چیە و خەڵک ئێمە ئەوەی کە بۆمان گرنگە لە کەناڵی هیواوە خۆمان بە بەشێک لەو بەرێ ئەزانین کە خەڵک ئیتر لە مۆدووە ئەوێت چی بکە بەتایبەت خەڵکی ناڕازی بەدیلەکان و ئەڵتەرناتیڤەکانی بەردەمیان چییە. ئێمە هەفتەی ڕابردوو لە درێژەی دایلۆگ و قسە و باسەکانمان هاتینە سەرەوەی کە بەرنامەی ئەم هەفتەیەمان سەبارەت بەوە بێ کە لە درێژەی باسی ئەڵتەرناتیڤە لە درێژەی باسیەوەی خەڵک هەڵبژاردنەکانی بەردەمی چیە ئەگەر ئەم دەسەڵاتە و سیستەمەکەی وە بە ئۆپۆزیسیۆنەکەی شێوەڕەتەکاتەوە چی بکات ئەبێ بە دوای چیەوە بێ. ئەوەی کە زۆر بەرگۆمان ئەکەوێ بە تایبەت لە هێزە سیاسیەکانەوە لە کەسانی شارەزا و کەسانێک کە باس لەوە ئەکەن کە بەدیل و لە بەرامبەر ئەم دەسەڵاتی کە خەڵک ڕەتی کردوێتەوە بەگشتی چی ئەبێ بکرێ باسێکە کە باز لە ڕێکخراوبوونەکە کە ئەڵێ گرنگترین هەنگاوی داهاتووی خەڵک لە دوای بایکۆت ئەوەیە کە بەرەو ڕێکخراوبوون بڕۆن. هەڵبەت باسی ڕێکخراوبوون باسێکی تازە نییە. ئێمە لە تەنانە لە کەناڵی هیوا لە پارەوە تا ئەم ساڵ چەند جارێ لەسەر ڕێکخراوبوون بەرنامەمان کردووە چەند جارێ لەسەر ڕێکخراوەکە جۆرەکانی ڕێکخراوبوونی خەڵک گفتوگۆمان دروست کردووە. بەڵام ئەم باسە دێتەوە بەردەوام وەکو بەدیلێک کە خەڵک کرێکاران، ژنان، لاوان، گەنجان کە لە کۆلیجی و لە زانکۆکان دەرەچن و کاریان نییە، بێکاران، بەگشتی هەموو توێژوچینەکانی کۆمەڵگا کە قوربانیەکانی دەستی ئەم جۆرە لە دەسەڵاتن پێویستیان بە ڕێکخراوبوونە. بەگشتی ئەمە وەکو بەدیلێک لەلایەن چەنەها هێز و گروپی سیاسیەوە لەلایەن چەندین نووسەر و ڕووناکبیر و خەڵکانی جۆراجۆرەوە ئەخرێتە بەردەم خەڵک بەڵام کەمتر چوینەتە سەرباسی ئەوەی چ جۆرێ لە ڕێکخراوبوون. کاتێ باسی ڕێکخراوبوونەکەین مەبەستمان چییە؟ کاتێ باسی ڕێکخراوبوونەکەین بۆ ئەوەنە گرنگە بەلامانەوە. من ئەمڕۆ ئەم گفتوگۆیە لەگەڵ هاوکارم شەماڵ عەلی لە کەناڵی هیوا هاوکارین، هەروەها لەگەڵ میوانی بەرنامە ئاسۆ کەمال بەرمەڕێوە و پێکەوە گفتوگۆیەکی تێر و تەسەلم بارانەوە لە چەند تەوەرێکی جیاوازا بکەین. شەماڵ بەخێر هاتوو، ئەم کاتت باش. ئاسۆ کەمال ئەم کاتت باش. ئەم کاتەیەوەش باش. گۆناجان سپاس بۆ پێشەچیەوە. منیش شەروا سڵاوم بۆ بینەرانی کەناڵی هیوا هەیە. بەخێرهاتنی ئاسۆژەکەم خۆشحاڵم کە لەگەڵمانە بۆ ئەم بەرنامەیە. لە سەرەتای قسەکانە گەر ئیجازەم بێ پێم خۆشە بیری بینەران بێنمەوە کە لە ڕێگەی فەیسبووکی خۆیانەوە لە کەناڵەکانی خۆیانەوە لینکی ئەم بەرنمەیە لە یوتیوبەوە لە لای خۆیان بڵاو بکەنەوە و خوازیار بم لە یانجارێکی تریش کە یوتیوبی کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک بکەم، سەبسکرایبی بکەن و بە دۆست و ئاشنانی خۆیانی بناسێن.
دەست خۆش شەماڵ بۆە منی شەوم هەر بۆتایە ئاسۆ کەمال سڵای خۆت بگەێنە تۆش بە بینەران ئەتوانین بچینە نێو بەرنامەکەوەی تر. زۆر سپاس بۆ هەردووکتان و ئێوارەیەکی خۆش بۆ هەردووکتان. سپاسی هەموو کەسانە شەکەم کە ئێستا گوێ بیستمانن یانەمان بینن وە لە داهاتووشە گرنگیان بە بەرنامەکانتان. سپاس. زۆر باشە سپاسانەکەم هەڵبەت سوپاس بۆ هەموو ئەو بینەرانەی هەر لە ئێستا و لەگەڵمانن. من دەسەکەین بە گفتوگۆکەمان. ئاسۆ کەمال ئەمەوێ لە تۆ دەست پێ بکەم ئەمەوێ ئەوە باسکەم کە ئێمە وتمان خەڵک بەگشتی نایەکی زۆر گەورەی دا بە حیزبە سیاسیەکان ئەوانەی لە دەسەڵاتان و ئەوانەی لە ئۆپۆزیسیۆنان. بە تایبەت ئەم بایکۆتەی خەڵک کاریگەری زۆر گەورەی دانا لەسەر ئەو حیزبانەی کە بە جۆرێک لە نێو دەسەڵاتان یاخود ئۆپۆزیسیۆنن بەڵام دەسەڵاتی مادی با بڵێن جومگە سەرەکیەکانی دەسەڵاتیان بەدەستەوە نییە، خاوەنی هێزی چەکدار و پارە نین کە بتوانن فشار بۆ هیچ کەسێ بێنن. خەڵک لێرەوە سلماندی کە ئەتوانێ هەر کاتێ بێ و ئیرادە بگرێ بەرەو ڕوویان بوەستێتەوە. بەڵام لە هەمان کاتە ئەوەی کە غائیبە لە دوای ئەم نایە ئەم بایکۆتە ئەوەیە کە هەڵبەت خەڵک ئێستا بیر لەوە کاتەوە بەگشتی کە چۆن مسۆگەری دەسەڵاتێکی ڕاستەوخۆتر بکە، چۆن ئەوەی کە پێی ئەڵێن دەسەڵاتی ڕاستەوخۆی جەماوەری، ئەوەی کە بەردەوام بەرگێمانەکەوێ لە گفتوگۆکانە، لە نووسراوەکانە، لە بەیاننامەکانی با بڵێن لە ناڕەزایەتیەکانی خەڵکە کە خەڵک حکوومەتی نوێنەرانی ڕاستەقینەی خۆی ئەوێت یاخود ئەوێ ئەمە دامەزێنێ. پرسیارەکەم بۆ تۆ ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ لەسەر ڕێکخراوبوون قساکەین، گرنگی ڕێکخراوبوون بۆ ئەم ئامانجە بۆ ئەم خەونەی کە خەڵکەیەتی کە دەسەڵاتێکی ڕاستە و خۆی هەبێ کە حکوومەتی نوێنەرانی ڕاستەقینەی خۆی هەبێ، گرنگی ڕێکخراوبوون بۆ ئەم ئامانجە گەورەترەی خەڵک لە داهاتوویەکە چییە بەڕێی ئێوە؟ بێگومان خەڵک لە چەند ساڵی ڕابردووە تقریبن ئەوە بۆ 13-14 ساڵە چێ خەڵکی کوردستان لەو کاتەوەی کە کێشەی باسی نەماوە، لەو کاتەوەی کە شەڕی ناوخۆ نەماوە، خەریکە وەکو کۆمەلگایەکی نۆرماڵ خەڵک لە پێناو باشتربوونی ژیانە لە پێناو ئازادیەکانی خەباتەکە و بینیومانەکە بۆ نمونە لە پێناو موچە لە پێناو ئازادی سیاسی بۆ لابردنی فشارە ئابووری و سیاسەکان لەسەری دایما هاتووەتە سەر شەقام، خۆپیشاندانی کردووە، دەنگی بەرز کردوێتەوە، یەکگرتوانە بووە، وەکو تۆڵی لە دژی ئەم دەسەڵاتە خەباتی کردووە. ئەم ناوبایکۆتەی ئەخیری پەرلەمانیش درێژەی ئەو خەباتی 14 ساڵی پێشوو بووە. یعنی زنجیرەیەک ئێمە لە کوردستانە زنجیرەیەک لە خۆپیشاندان و ناڕەزایەتی و خەباتێکی بەردەوامە بینین کە بەرەبەرە ڕاتە پێشەوە و هەموو کاتی شەستەکەی ئەم مۆزوعی ڕێکخراوبوونە، مۆزوعی ئەوەی کە خەڵکی یەکگرتوو بێ، یەکگرتوانە بێتە پێشەوە، ئەبێ بە مۆزوعێک لە بیر و هۆشی ئەو کەسانەی کە خەریکی خۆپیشاندانەکانن، ناڕەزایەتی ڕێکەخەن، ئەو دەستە و گروپانەی هەن. زۆرجار دەستە گروپەکان دروستە بن هەر خۆبەخۆ لە کاتی ناڕەزایەتەکانە، کاتی تر هەیە جاری وایە بەردەوامە بن بۆ چەند جاری وایە بۆ چەند مانگێکەوان بایکۆتەکەن لەسەر جادەکان لە دژی چوونە دەوام و گوێدان بە و فشارانەیان بەو سیاسەتانەی کە حکوومەتی هەرێم بۆ برسیکردنی خەڵک، بۆ برسیکردنی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و مامۆستا و زەحمەت موچە خۆران گرتوێتێ بەری. بۆیە بە بڕوای من خەڵک لە فشارەکانی دەسەڵاتەوە خەریکە هەست بەواکە کە چینیە بەرامبەر بەم دەسەڵاتە هەستەکە کە ئەبێت یەکگرتوو بێ، دەبێت پێکەوە بێتە مەیدان تا بتوانێت بەرامبەر بە دەسەڵاتێکە بە شێوەی ملکەچکردن، بە شێوەی فشارهێنان، بە شێوەی ترساندنی خەڵک، نانبڕینی خەڵک، فشاری ئابووری، فشاری سیاسی، زیندانیکردنی خەڵک، بە هەموو فشارانە هەوڵەیە کە ئەم هێزەی لە خوارەوەیە خۆی بێ ومێت ببینێ، خۆی بێ ئیرادە ببینێ، خۆی بێ شتێک بینێ کە بێت ملکەتی ئەم دەسەڵاتە بێ، ملکەتی یاساکان و بڕیارەکانی بێ. بۆیە لە ناڕەزایەتی و لە بەرەنگاریەکانە ئێمە یەکسەر مۆزوعی ڕێکخراوبوونیەتە پێشەوە. ئەو کاتەیە کە هەست دەکەین ئەگەر ئەم هێزە بۆ نمونەکە جاری وا هەیە لە شوێنێکە تەقێتەوە وەکو ڕانیە یان لە دەربەنی خان یان لە سلێمانی یان لە هەولێر،
ئەگەر ئەم هێزە بێت و یەکگرتو بێ ئەگەر ئەم هێزە بێت و ڕێکخراو بێ زۆر جار نمونەی ئەمانەمان هێناوەتەوە کە لە وڵاتانی ترا بۆ نمونە لە تونسا ڕێکخراوی کرێکاری سەرتاسەری لە وڵاتەکە هەیە کاتێن خۆ پیشاندانانە بێت لە بەرەوەی ڕێکخراوێکی وا جەماوەری فراوانیان هەیە کرێکاران شارەکان لەسەر حکومت زیاترە بێ و حکومت زیاترە بێ ملکەچە بێ بۆ شتانەکە هەیە بۆیە هێزی کرێکاران و هێزی خەڵکی زەحمەتێش لە ژمارایە هێزی دەسەڵات لەوایە کە چەند قووەتی عسکەری هەیە چەند پێشمەرگەی هەیە چەند چەکداری هەیە چەند دەستگای ئاسایشی هەیە چەند پارە بۆ ئەمانە سەرفەکە چەند کۆنتترۆلی نەوتی کردووە کۆنتترۆلی بازاڕی کردووە کۆنتترۆلی هەموو ژیانی ئابووری و سیاسی خەڵکی کردووە بە کەمایەتێکی کەمەوە و لەبەرەوەی کە ئەم شتانە لەژێر دەسایە ڕێکخراوە هەموو ڕۆژێک بۆرژوازی خەریکی ڕێخستنی خۆیەتی تۆ سەیری ئەو هەموو دام و دەستگایە بکە کە بۆ بەڕێوەبردن لە کۆمەلگای هەیەی سەیری ئەو هەموو دادگایەکە کە بۆ ئەوەی کاگەر لە یاساکانی ئەو لادا ببەنە سزاد بن بزانە ئەو هەموو موچەخۆرەی کە دانراوە بۆ ئەوەی کە سەربازی بۆ بکە ئاسایشی بۆ بکە ئەمانەی بۆ بکە هێزێکی ڕێکخراو لە بەرامبەر تویا هەیە تۆ ناتوانیت خەڵکی کوردستان خەڵکی کرێکار و زەحمەتکێشان ناتوانێت بە تەنیا بە خەباتکردن یان حتا بەش و لێرە و لەوێ بتوانێت دەرەقەتی ئەم دوو میلیشیایە با کە بۆ 30 ساڵە دەسەڵاتیان لە کوردستانە قۆڕق کردووە توانیانە دەسەڵاتی خۆیان بسەپێنن توانیانە کەمپانیا جیهانیەکان بێنن لەگەڵەوانە خەریکی وەبەرهێنانی نەوت و هەموو شتانە بن کەواتە تۆ لە کۆمەلگایەکە کە بەم شێوەیە ڕێکخراوە و ئەوێت تۆ لە ژێر دەستی خۆیان بهێڵێتەوە هیچ چارەکردنیە غیرەوەی کە هەستەکەی پێویستت بەوەیە کە لە بەرامبەر ئەم هێزەیە تۆ پێویستت بە ڕێکخراوبوونە من لە ساڵەکانی هەشتاکانە کاتێ ئەچوون بۆ کارگە یەکەم شت هەستم پێکرد چی بوو ئەوەیە کە ئێمە مەجموعەیە کرێکارین لە شوێنێکە کارەکەین و ساحب کارەکەش بۆ خۆی لە ئۆفیسێک دانیشتووە و ئیسراحەت و پارەیەکی زۆر و ژیانێکی زۆر ڕیفاهەیە و ئیمکاناتێکی زۆری هەیە کرێکار لە کۆمەلگایە بێیان لە کارگایە بێن لە دائیدا یەکسەر ئەمە هەست پێەکە کە ئەمان مەجموعەیە کەسن ژمارەیەکی زۆرن لە شوێنێکە هەمان نەوعی ژیانیان هەیە هەمان هەلومەرجی ژیانیان هەیە بەڵام هەر لە بەرامبەریانە هەر لە ئاسی دەسەڵاتە هەم لە ئاسی دائیرە و کارگەکەیە مەجموعەیەکی زۆر کەم صاحب کارەکە یان صاحبی دەوڵەتەکە یان صاحبی حیزب و چەکدارەکە ژمارەیەکی زۆر کەمن بەڵام زۆر لە ڕیفاهێکی خۆشاشین یەکسەر لێرەوە پایەی مادی ئەوەی کە تۆ پێویستت بەوەیە وەکۆم ژمارە زۆرە هێزبی تا بەرامبەر بەو کەسەی کە ژیانی والێ کردو کە لە ژێر دەستی ئەوە ماویتەوە بتوانیت ئاڵوگۆڕ پێ بکەیت ئەمە پێویستی بە ئاڵوگۆڕی هێزە هێز لەویا پێیابێ کە تۆ ژمارەکەی خۆت بێنی بۆ ئێمە لە تەجروبەکانی هەموو ناڕزایەتانی پێشوە بەرەبەرە سەیرەکەی ئەم وشیاریە یەکێک لە هەنگاوەکانی ڕێکخراوبوون وشیاریە بەوەی کە تۆ وەکو چینێک بەرامبەر بە چینێکی تر ڕاوەستاوی و ئەوە کە ژیانی تۆی والێ کردووە ئەوە کاوێت ملکەچی یاساکان و دەسەڵاتی بی ئەم وشیاریە خۆ بەخۆ بڵاوە بێتەوە بەڵام پێویستی بە ئاستێکی بەرزتر لە خۆ بەخۆی و ڕۆژانە هەیە پێویستی بەوەی کە لەو تەجروبەی کە بە دەستێهێنی بۆ نمونە وتم 14 ساڵ ئێمە لە کوردستانە تەجروبەی ناڕەزایەتی بەدەستێنین ئەم تەجروبە بەینە ئاسێکی بەرزتر چونکە ئەو دەسەڵاتی ئێمە بۆ موچە لەگەڵ یا شەڕەکەین لە دەسەڵاتی سیاسیش هەیە هێزی چەکداریشی هەیە پەرلەمانیش هەیە دادگاکانی هەیە کەواتە تۆ کاتێکە شەڕ بۆ موچاکەی خەریکی شەڕ بۆ شتێکی گەورەتری شەکەی لە تەجروبەکە بۆ دەرەکەیەکە بە تایبەت بۆ منە کاتی پەرلەمانێک گێتە پێشەوە سەیرەکەی ئەو خەریکی سازکردنەوەی دام و دەستگا سیاسەکەی خۆیەتی بەڵام تۆ لێرە غایبی ئێستا بۆ نمونە ڕاستە بایکۆتمان کرد ڕاستە دەنگمان وتماننا بەڵام لە باری سیاسیەوە هێشتا ئێمە ئەو هێزەنین کە ئەو لابەرین و بچینە جێگای بۆیە دایمە لە ناڕەزایەتەکانە مەوزوعی بەدیلێتە پێشەوە ئایا ئێمە بەدیلمان چی بێ ئێمە لە گشتیا ئەیزانین کە بۆ نمونابێ بەدیل جێگرەوەی خەڵکو و ئەوانە بێ بەڵام هێشتا ئەمە نەبووەتە بەرنامەیەکی عملی ئەو خەڵکی کاچنە ناو ناڕازایەتەکانەوە و ئەو کەسانەی کە خەریکی ڕێکخستنیم ناڕزایەتیانن ئەو گروپ و دەستانەی کە خەریکی ئەوانن لە کۆمۆنیستەکان بگرێت لە ئەنارکسەکان بگرێت لە سۆشیال دموکرات بگرێت لە هەر کەسێک کە خۆی بە لایەنگری چینی کرێکار و زەحمەتکێش دەزانێت لەو شوێنە ئەمانە نەیانتوانیوە لەو مەیدانی ناڕزایەتیانە
وەکو هێزێکی سیاسی وەکو ڕێکخراوێکی سیاسی جەماوەری بێن و بتوان ئەم ئەهمیەتی ڕێکخراوبوونەی باسمان کرد کە هەموو شارەکەیمان لەسرە هەموو کاتی ناڕەزایەتەکان نەزانین ئەگەر هێزێکی وامان هەبواە ئەگەر ڕێکخراوێکی وا سەراسەری و سیاسیمان هەبواە هەم لە ناڕەزایەتەکانە هەم لە پەرلەمانە هەم لە هەموو شوێنێکە شارمان بۆ ئەم دەسەڵاتە زیاترێنە ئاسۆکەمال دێنەوە سەرباسی جۆری ڕێکخراوی سیاسی یاخود جۆری ڕێکخراوبوون لە تەوەری دوای ئەمەیە پێم خۆشە پێش ئەوە لەگەڵ شەماڵ هەمان پرسیاری ئاراستەکەم کە شەماڵ پێم خۆشە نەزەری تۆ بزانم سەبارەت من باسیۆم کردوتم خەڵک ئەوێ بە ئومێدی ئەوەیە ئیتر بە خەیاڵی ئەوەیە کە دەسەڵاتی ڕاستەوخۆی هەبێ بەسەر حکوومەتە بەسەر ئەمەیە بتوانێ ممارەسەی ئەمە بکە ئیتر شکلەکەی لە هەر چێگەچێ نازان بەڵام لە پێناو ئەم دەسەڵاتە ڕاستەوخۆی مەسەلەی ڕێکخراوبوون کە بەردەوام باسەکرێتەوە بۆ گرنگە ئەگەر بکرێت تۆش بە چەند خاڵێک باسیکەی بەرحاڵ بە ئیزافی ئەو شتانەی کە ئاسۆ باسی کرد ئاسۆ لە ڕووی بە جۆرێک لە ڕووی ئەبزاریەوە لە ڕووی ئەوەی کە ڕێکخراوبوون چه بڵین وەسیلەیەکە چه ئامرازێکە شەرحی ئەو مۆزوعی کە من 100% لەگەڵیم ژمارە گرنگە و ژمارە ڕێکخراوبوونی گرنگە ئەوەی بە ئاراستەیە کابڕۆین گرنگە ئەوەی هەموو پێکەوە بە یەک هەنگاو بە یەک مەبەست بۆ بە یەک شێواز کار لە بینی خۆمانەدا بەشکەینەوەوانە ئەمە نزیکترمانەکاتەوە لەسەرکەوتن ئەمە هەمیشە ژوا بووە یعنی هەتا مەسەلەن تەعاونی بەشەر لەگەڵ یەکترا بۆ ئەنجامدانی کارێکی دیاریکرا و هاوکاریکردنیان پێکەوە هەمیشە هەر حاصلی جەمعی هێزی یەکبەیەکی ئەوان نەبووە شتێکی گەورەتر لەوەیە ئەمە هەمیشە وایە و من لەم بابەتەوە بەڕاستی شتێک نییە زیات زۆرتر لەوەی کە ئاسۆ باسی کرد بیڵێم کە من هاوڕای ئەوم بەڵام من لە ڕوویەکی ترەوە لە سەبارەت بە ئامانجێک سەبارەت بە ئایندەیە کە ئێمە ئامانوێبی خوڵقێنین باسی ڕێکخراوبوون لە لای من بۆ جەماوەرێکی فراوانی خەڵک گرنگی خۆی هەیە ئەزانین چۆن ئێمە زۆر کات فێری ئەوە بووین بیانی باسی ئەوە کرێت کە هەمیشە وعی یاخود هوشیاری یاخودەوەی کە تۆ بزانی کە دنیات چۆناوە چاچی لێ تێبگەیتەوەوانە هەمیشە سەرەتایەکە بۆ کارکردن و بۆ ئاڵوگۆڕ پێدان و بۆ ئاڵوگۆڕ بەخشین بەڵام من بە دروستتر وای ئەبینم و باشتر وای ئەبینم کە بگەڕێنەوە بۆ هەمان ئەو تیوری کە مارس کاتی خۆی لەسەر مەوزوعی ئاڵوگۆڕ و لەسەر مەوزوعی ڕۆڵی هوشیاری لەم بابەتەوە ئاماژەی پێداوە چونکە باسەکە ئەوان نییە کە هوشیاریە کە تەعینیەکە کە بڵین کاریگەری چۆنە یاخود بارودۆخی ژیان چی لێ دێت و ئەوانە پێچەوانەکەی ڕاستە ئەوە بارودۆخی ژیانی تۆیە ئەوە شێوازی بڵین ژیانکردنی تۆیە کە تەعینیەکە هوشیاریەکەت لە چ ئاستێکایە هەر بۆیە ڕێکخراوبوون بە خودی خۆیشی ئەتوانێ ڕۆڵی ئەوەی هەبێ کە ئینسانەکان هوشیارتر کاتەوە یعنی باسەکە هەر تەنها وان نییە ڕێکخراوبوون بەرەنجامی هوشیاریە هوشیاری ئەتوانێت بەرەنجامێکی ڕاستەوخۆی ڕێکخراوبوون بێەوە لە ڕێکخراوبوونەوە فێرە بین مار کاتی خۆی لەسەر سەبارەت بە ئازادی ئینسان سەبارەت بە شۆڕش سەبارەت بە شۆڕش بۆ ئازادکردنی ئینسان ئاماژەی بەوە ئەیە کە باسێوەی کرد کە شۆڕش خودی شۆڕش هەر ئەوە نییە نەتیجەکەی سەرنجامەکەیە بێ بەهۆی ئازادی لە خودی پرۆسەی شۆڕش و یاخیبوونی ئینسان لە بارودۆخی ژیانی لە خودی پرۆسەی یاخیبوونی کارگەر لە سەرمایهداری لەوەی کە چەوسانەوە قبول بکاتەوەوانە لە خودی ئەم پرۆسەیەوە هاوکاریکردنیان پێکەوە ئازاد دەبێت یعنی ئازاد بوون تەنها ئەوە نییە کە لە کۆت و پەیوەندێکی دیاریکراوی بەسەر تاسە پێنرا و ئازاد دەبی لە کولتورێکیش کە تۆ لە دەسەڵاتەوە بۆ دماوەتەوە ئازاد دەبی لە کۆمەلگایەکە کە ئێمەمانەن هەموو ڕۆژێک فێرەکرین کە تۆ بۆ خۆت بژی بۆ خۆت بە خەریکی بەرژەوەندەکانی خۆت بەوە فەردیت لە هەموو شتێک گرنگتراوە خۆت لە پێش هەموو خەڵکەوە دابنێ و هەموو شت بکە بە قوربانی خۆتەوەوانە ئەگەر بین لە ناو ڕێکخراوێکا بین و پێکەوە دەستی یەکترمان گرت بێ هەمومان بۆ ئامانجێک هەوڵ بدەین و ئەمانە ئەمە خودی ئەمە زەمینەی ئەوەی کە ئێمە لە کۆمەلگایەکی یەکسانە بتوانین پێکەوە هەڵکەین و بژین ساز و ئامادەکە و زەمینەی ئەوەی کە ئێمە بتوانین یەکتر قبول بکەین و لە یەکتر بخۆینەوە و هەڵەکانی یەکتر
فەرامۆشکەین یاخود ئامادەی بەخشندەی ئامادەی لێبوردەییمان هەبێ و بتوانین هاوکاری بکەین بە ئەساس لە نێوان یەکترا ئەمە توانێت بۆ ئایندەش فەراهەمکە. لەبەرەوە من پێم وایە باسی ڕێکخراوبوون لەم ناحیەوە لە ڕووی ڕێکخراوبوون لە هەموو جێگایەکی دنیا لە هەموو شوێنێکی دنیا لەم ناحێشەوە زۆر ئەهەمیەتی هەیە. یعنی جگە لەوەی کە ئەبزار و وەسیلەی تۆیە ئامرازی تۆیە بۆ سەرکەوتن بەسەر خەسمێکا بەسەر نەیارێکا بەسەر چەوسێنەرێکا کە ئازادی لێزەوت کردووی کە ژیانی تێکداوی کە نایەکسانی بەسەرا فەرز کردووی بۆ خۆی بیان بڵێن دینێکە دۆخێکە و زروفێکە کە تایە هوشیاری سۆشیالیستی و هوشیاری ژیانی پێکەوەی و پێکەوە هاوکاریکردن و ئەوانە پەرە ئەسێنەوە بۆ هەموو جێگایە گوایە. لە کوردستانە یەک خاڵی تریش هەیە توانین ئیزافەی بکەین بۆ مەکە بۆچی ڕێکخراوبوون گرنگ و مهمە لەبەرەوەی ئەساسەن سیستەمێک و دەسەڵاتێکە لە ئێمە لە کوردستانە هەمانە تۆزە شتێکی سەیر و عەجایبە، ینی مەخلوقێکی پۆستمۆدرنیستە توانی بڵیت و ئەوانەکە لە ناو فەوزایە خۆی ڕێخستووە، فەوزای تەنزیم کردووە، یعنی یاخود بڵین بۆ خۆی ئەساسەن فەوزا بەرهەم دێنێتەوە دروست یەکاتەوە. ئێمە لە کۆمەلگایەکی ئاوایە یعنی نەک تەنها لەوە کە بەهرەمەند نین کە ئازادیمان هەبێت چی دیارەکەین و ئەوانە لەوەش بەهرەمەند نین کە ئەو سیستەمی کە لێمانەکرێت سیستەمێکی جۆرێک هەیکەلی و ڕێکخرا و منەظەم بێت، سیستەمێکە لە هەموو لایەکەوە بۆت دێ. دەسەڵاتی ئەم مەملەکەتەی ئێمە ئەنوا و ئەشکال پنتی هێزی هەیە لە تۆڕێگە چێ زۆرتر لەوەی لە هەڕەمێک بچێ ینی هیچ مەرفەقێکی ژیان نبینیتەوە تۆ دەسەڵات نموزەجێکی لە تەنزیمکردن و ئەوانە تیا دروست کرده بێ کە یارمەتی تۆ با تۆش خۆت تەنزیم بکەی. بۆیە من پێم وایە باسکردن لە ڕێکخراوبوون لە خۆڕێخستن و ئەمانە قسەکردن لە بیناکردنەوە و دروستکردنەوەی شارستانێت و کۆمەڵگا بە جۆرێک زانی ئەمانەی ئەم نەوت فرۆشانی کە لە کوردستانە حکومەکەن بەڕاستی باچیان بەوە نییە خەڵک چۆنی ئەژی لە چ دۆخێکە ئەژی تعلیم چی لێ هاتووە تەندروستی چی لێ هاتووە مەسەلەن ئەو دام و دەستگانەی کە بێ فریای خەڵکەون لە کاتی پێویستیە کاری خوانەکەن ناکەن ئەمانە هیچی مهم نین، هیچی مهم نییە ڕێگاوبان چۆنە مەگەر ئەندازەی ئەوەی کە ڕێگاوبان بۆ تیجارەت گرنگە، مەگەر بە ئەندازەی ئەوەی کە بیناسازی بۆ قازانشکۆکردنەوە و ئەوانە گرنگە. ئەژینا ئەوەی کە ئێمە حەزارەت و تەمەدونی ئێمە لە کوردستانە چی لێدێ لە ئەوان بایەخێکی نییە، هەر بۆیە کۆمەلگایەکی هەڵپڕووکاوە، کۆمەلگایەکی داڕژا و داپژاوە. ڕێکخراوبوون ینی دروستکردنەوەی ئایندەی ئەم کۆمەلگایە بە بڕوای من. ئەنی ئەوە ئێمە ناتوانین ئیتر ئەو وەسائلانەی کە ئەم دەسەڵاتە دروستی کردوون ئەو ئامرازانەی ئەو هەیەی پەرلەمانەکەی جێیشەکەی ئاسایشەکەی چوزانم دام و دەستگا بیروکراتێکی ناتوانین ئەوانە سوود لێ وەربگرین بۆ داهاتوو. پێویستمان بەوە هەیە هەموو ئەوانە بە ڕەنجیشان و بە توانای خەڵک خۆی دروست بکرێت کە بۆیە ڕێکخراوبوون لەم ئیتارەیە ئەتوانێت هەنگاوێک بێ بۆ ئاراستەیە یاخود بە مەبەستی وەدیهێنانی ئەوە بێتە پێشەوە. بۆیە ڕێکخراوبوون لە نانی شەو گرنگترە بە بڕوای من. دەست خۆشە ماڵ ڕێگۆنە ئەگەر من یەک شتی تر ئیزافە بکەم لە سەر ئەم باسی ڕێکخراوبوونە کە بە بڕوای من ینی جێگای خۆیت ئەگەر مەجال هەبێ یەک دوو دەقە قسەکەم لەسەری. منیش خاڵێکم هەیە ئیزافەی کەم فەرموو تۆ قسەکەت بکە بەس بە کورتی ئەگەر بتوانی بۆی بچینە سەرتەوەرەکە. ئێمە دایمە ڕێکخراوبوونمان وا هەست پێ کردووە کە بۆ نمونە لەبەرەوەی کە بۆن لە سەرجادەین لەسەر دەسەڵات دەمانوێت دەسەڵاتە بڕۆ بخێنین پێویستمان بە ڕێکخراوبوونە، پێویستمان بە حیزبێکی سیاسیە، پێویستمان بە ئاکشنێکی سیاسیە زیاتر لە ئاکشنێکی سیاسی بەپەلە بیرمان لێ کردێتەوە. بۆیە هەموو کات بۆ منێک سەرتوانە با بەدی لێ بێنین و ئەم حیزبانە بڕۆن و حیزبێکی تر بێتە جێگەیان ئەم حکومەتە بڕوا و حکومەتی خەڵک بێتە جێگایوانە و تقریبا لەم چوارچێوە شیعارە هەر باسی ڕێکخراوبوونمان کردووە کە بە بڕوای من ڕێکخراوبوون بۆ چینی کرێکار زۆر لەمە زیاترە. مەسەلەکە ئەوەیە کە تۆ خەریکی کۆمەلگایەکە لەسەر بنەمایەک ڕێکخراوە، چونکەم کۆمەلگای ڕێکخراوە بۆ ناڕێکخراو نییە، ئێمەشی ڕێخستۆ لەگەڵ خۆیان، بەس لەسەر بنەمایە ڕێکی خستووە کە دەسەڵات بەدەست مەجموعەیەکەوەیە و ئەوان زۆربەی زۆری کۆمەلگا بەکارەهێنن بۆ خۆیان. تۆ ڕێکخراوبوون بریتێ لە هەڵگەڕانەوەی ئەم معادلەیە، یعنی لای چینی کرێکار مەسەلەکە هەرەوە نییە کە دەسەڵاتێکی سیاسی بڕوخیان حرەکێکی سیاسی ڕێک بخە یا مانگرتن یەک ڕێخە،
پێویستت بەوەیە کە ئەم ئینسانە بۆ یەکەم جار بێتەوە ببێ بە ساحبی ژیانی خۆی هێزێکی سیاسی نەبێت لەسەرەوە ئەو ڕێکخا هێزێکی سیاسی نەبێت لەسەرەوە ئەمری پێ بکە بیترسێنێ ملکەچی کە تۆ بە تولی تاریخە بینی لە 5,000 ساڵ لەمە پێشکە تاریخی نووسراومان هەیە هەمووی سیر کە چییە بریتە لەوەی کە کەمایەتێک بە ناوی ئاین بە ناوی پادشا بە ناوی ئێستا بە ناوی پەرلەمان و حکومەتوانە خەریکن شەرعیەت هێن بە نەوعێ لە ڕێخستنی خۆیان دەسەڵاتی خۆیان یاساکانی خۆیان و ئێمە هەمومان ملکەج بین بۆ ئەم شتەی ئەوان تەواوی تاریخی بەشەری بریتە لەم جۆرە ملکەجکردنی زۆرایەتی لەلایەن کەمایەتیەوە چینە چەوسێنەرەکان هاتوون وەسایلی جۆراجۆریان بۆ تەبریەی ئەم نەوع لە ڕێکخراوبوون و کۆمەلگا ڕێخستن بەڵام ئێمە کارەکەمان لەسەرەوەی کە چۆن ئینسان خۆی ببێ بە ساحبی کۆمەلگا و خۆی بتوانێت ژیانی کۆمەڵایەتی ڕێخە کە ئێمەش کۆمەلگا ڕێکە خەین وەکو چینی کرێکار و نەتیجەی بەرهەمهێنانی گەورەی سەرمایه‌داری وای کردوکە چینی کرێکار باشترین چینێ بێ کە بتوانێت کۆمەلگا ئەمجارە لەسەر ئەساسی مولکیت ڕێک ناخە وەکو لەسەر ئەساسی هەڵوەشانەوەی ئەم جۆرە لە دەسەڵات و سیاست و دەوڵەت و ئەمانە بۆی بە بڕای من مەوزوعی ڕێکخراوبوون بۆ چینی ئێمە زۆر قوڵتر و معنایەکی ئەساسی هەیە لە چاوەوەی کە شتێکی بەس حرەکی بێت دەستان خۆش بێ من لەسەر تەوەری یەکەممان کە باز لە گرنگی ڕێکخراوبوون و یەک خاڵم هەیە ئیزافەی کەم بۆی بچینە سەر تەوەری دووەم و سێم کە بەقەدر ئەمە گرنگن خاڵەکەی من ئەوەیە کە شەماڵ لەو شوێنەوە باسەکەم کە تۆڵی ئەم دەسەڵاتە هاتۆتە فەوزایەک ڕێگەخاوە فەوزا دووبارە ئەکاتەوە دروست ئەکاتەوە خراپتری شێکە بۆی کۆنتترۆلی خۆی بمێنێ بەسەر ئەم کۆمەلگایە بەشێک لەم هینەی ئێستا لەم شێوازەی ئێستای ئەم دەسەڵاتە کە بە دروست ئاسۆژوتی خەریکە ئەم زۆرینەی خەڵک گیرۆدە ئەکایتر بە فەوزایە یا بە جۆرێک بەو شێوەی کە خۆی ئەوێ کۆنتترۆلی بکە بەشێکی هێنانی یاخود تەبدیلکردنی بزوتنەوەی کۆمەڵایەتیە حرەکاتی جەماوەری ئەوەی بە NGO بە ڕێکخراوی بچووک کە مەسەلەن لە تەواوی لە ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکانەوە هەتا خواری خوارەوە سەیری کە بەدیلی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی کردووە بە ڕێکخراوی بچووک بچووک بە ناوی NGOوە و لە ڕێگەی یەک کەسەوە یا چەند نەفەرێکەوە لە 100% کۆنتترۆلی کردوون مەسەلەن ئەچیتە نێو هەردام و دەستگایەکی ڕسمی نێو ئەم سیستەمە بزوتنەوەیکی کۆمبۆنە ڕێکخراوێکی وەکو یەکێتی کرێکارانی بیناسازی لە کوردستان ئەوە بە ڕسمی ناناسێ کە ڕێکخراوێکە لە ناو کرێکارانایە بەڵکو ئەوە بە ڕسمیە ناسێ کە خۆی چی دروست کردووە چ NGOیەکی دروست کردووە چۆڵە یەکەیەکی بچووکی کۆنتترۆلکراوی بە ناوی کۆمەڵی مەدەنیەوە بە ناوی ڕێکخراوی مەدەنیەوە دروست کردو لە ڕێگەی ئەوەوە با بڵین کۆنتترۆلی دەسەڵاتی خۆی ئەکا بەسەریا هەرویستمەوە ئیزافەکەم کە جۆرێک ڕێکخراوبوونیان نامۆ کردووە بە خەڵک یعنی تۆ ڕێکخراوی جەماوەریت هەبێ لە سەرجادە بیت لە شوێنی کۆبوونەوەت هەبێ کۆبوونەوەی گشتیت هەیە ئەمانە نامۆ کراوە و جێگەی گیراوەتەوە بەوەی کە پێی ئەڵێن NGO و ڕێکخراوە ناحکومیەکان و ئەمانە هەرویستمە و خاڵە ئیزافەکەم کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە من وێدوارم بتوانم و نەخشەش بۆ دانێم کە بەرنامەیەکی تایبەت لەسەر NGOکان لە کوردستان و NGOکان بە گشتی فەلسفەی NGO و کۆمەلگای ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و ئەوانە و بە تایبەتی NGOکانی کوردستان ساز بکەن چکە بەڕاستی لایەنێکی زۆر زۆر گرنگی باسی گرفتی ڕێکخراو بوون ئەتوانین لەوێ توێکاری بکەین ناڵێم ئەوە توانێت جوابی باتەوە گەرم مەسەلەیەمان وەلانە بەڵام ئەتوانین توێکاری ئەوە بکەین لایەنێکی گرنگی ڕێکخراو بوون و گرفتی ڕێکخراو بوون لە کوردستان ناچێ بەڵێ بن لەوە زیاتر ئێستا ناڵێم بەڵام میێدوارم لە داهاتوە بتوانین بەرنامەی تایبەت لەسەر NGOکان بکەین زۆر باشە پرسیارێکی زۆر گرنگمان بۆ هاتۆ لەلایەن کاک ئاسۆ شابانەوە من هەوڵەیەم پێم وابێت لە تەوەرەکانی داهاتووە ئەچینە سەرە و پرسیارە ئەگەریشنا دواتر فرسەت دروستەکەین کە ئێوەش سەرنجی خۆتان بین لەسەری من پێم خۆشە لێرە و بڕۆمە سەر بەشی دووەم کە ئەویش ئەمەیە لە هەردووکتان نەزەری ئێوە بزانم لە ئاسۆ دەست پێکەمەوە گرنگی ڕێکخراوبوونمان باس کرد ئەزانین کە زۆر گرنگە ئەزانین ئەو بەدیلەیە کە لە بەردەم خەڵکە یا هەنگاوی یەکەمە لە بەردەم خەڵکە لە ڕێگەی ڕێکخراوبوونەوە بەگشتی ئێستا من لە تۆ پرسم ئاسۆ خەڵک
دەست بە چ جۆرە ڕێکخراوێکەوە بگرێت، چینی کرێکار، خەڵکی ناڕازی، ژنان لاوان، خەڵکی بێکار، خەڵکێک کە ژیانی پڕ لە نەهامەتیە بەهۆی ئەم دەسەڵات و سیستەمەوە کە هەیە، پێویستی بە چ جۆرێک لە ڕێکخراوە. بۆ نمونە ڕێکخراوی سیاسی هەیە، جەماوەری هەیە، خزمەتگوزاری هەیە، پیشەیی هەیە، شورایی هەیە. هەموو ئەمانە من پێم خۆشە بۆ چوونی تۆ دەربارەی ئەوە بزانم کە خەڵک ئەبێ لە هەوڵی دروستکردنی چ جۆرە ڕێکخراوێکا بێ بەڕێی تۆ. بەڵێ من وەک پێشتر باسم کردوتم مەسلەی ڕێکخرابوون مەسلەی سەرجەم یعنی گۆڕانی کۆمەلگایەکە لەسەر ئەساسێک دامەزراوە بە شکلێک ڕێکخراوە تۆتەوێ هەموو ئەم ژیانە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی کە بەم شێوە ڕێکراوە بێ هەڵگێڕێنیتەوە بیکەیت بەوەی کە ئیتر ئەمە لەسەرەوە ڕێک نەخرێ بەڵکو لە خوارەوە خۆی خەڵک ئەو خەڵکەی کە کارەکە لە مەیدانی بەرهەمێنانایە ئەوەش خەریکیەوە بێ کە ژیانی سیاسی و ژیانی پێکەوە بوون و ژیانی ئابووری و نەخشەکان و هەموو شتێک ئەو ڕێکی بخە. ئەمە وامان لێکە بینە سەرەوەی چ جۆرە ڕێکخراوێکمان پێویستە. من لەمەوێ نمونەی دارێک بێنمەوە بۆ مەسلەی ڕێکخراو بوون. ئەگەر سێری دارکێ ڕێگەکە ئەو چینانەیە کە لە ناو کۆمەلگا بەمە بیشوپێنین کە کۆمەلگا بریتە لە چینی جۆراجۆر لە خوارەوەیە و لە ناو ئەمە کۆمەلگا پێکێنن ژیانی سیاسی و کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگای پێکێنن کە لە شوێنی جۆراجۆرەوەیە. دواتر ئەگەر ئەم چینانە لە کۆمەلگایە خەریکی ململانێن چینی بۆرژوازی لەگەڵ چینی کرێکارە ئەو چینە دەوڵەمەندەکان لەگەڵ چینە هەژارەکانە دایمە خەریکی ململانێن کە شتێک دروستەکەن لەم ململانیا مێژوو دروستەکەن لەم ململانیا ئەم ڕێکخراوانە ئەم دام و دەستگای ئیداریانە دام و دەستگای سیاسی و دادوەریوانە لەمە دروست بووە لە توولی مێژووە. ئەگەر ئەم قەدە بیش و بهێنی قەدی درەختەکە بریتە لە خەباتی چیناتی و ململانەی ئەوان. ئەم درەختە کاتێک لەم ململانیا شتی جۆراوجۆرە هێنێتە دەرەوە. منە توانمە بەلقەکان بیش و بهێنم. بۆ نمونە تۆ لقێکت هەیە حیزبی سیاسیە، لقێکت هەیە ڕێکخراوەیەکی ژینگەیە، لقێکت هەیە ڕێکخراوەیەکی پیشەیی و خزمەتگوزاریە، لقێکت هەیە کلتوریە. کەواتە ژیان بەم هەموو ڕەنگاوڕەنگەی خۆیەوە بەم هەموو ململانەی خۆیەوە شکلی جۆراجۆری ڕێکخراوبوونی شێنێتە ئاراوە. بۆرژوازیش عینە شت لەم ململانە لەم درەختە ئەوێت نەوعی خۆی لە ڕێکخراوبوونی کۆمەلگا دروستکە و دروستیشی کردووە. ئەوەی کە تۆڵی NGOکان بۆ نمونە یەکێک لەو لقانەیە کە ئێستا ئەوێ درستی یان درستی کردووە لە کوردستانە دام و دەستگای دینی بە توولی تاریخ یەکێک لەو شتانە بۆ کە دەسەڵات بۆی کە بتوانێت دەسەڵات بمێنێتەوە دام و دەستگایەکی دروست کردووە بۆی بە خەڵکی بڵێ بێ ملکەچی دەسەڵات بن و یاساکان پیرۆزکە ملکەچی پیرۆزکە ترس پیرۆزکە لە ئینسان دایما بێ سەروەرێکی هەبێوانە. ئەم بۆ چینی ئێمە ژوایە بە بڕوای من ئێمە پێویستەکە هەموو جۆرەکانی ڕێکخراوبوونی چینی ئێمە کە ئێمە یەکگرتووەکە لە هەموو مەیدانەکانی ژیانە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەو چینە دەسەڵاتدارە بینەوە کە ئێمە خستۆتە ژێر فشاری ئەگەر لە ئابووریە بێ ڕێکخراوی ئابووری لە دژی بۆرژوازی پێکبێنین لە کارگەکانە سوورا پێکبێنین ئەگەر بۆ نمونە لە مەسلەی سیاسی هەبێ بڕۆین ڕێکخراوی سیاسی ململانی سیاسی بکەین لەگەڵ دەسەڵاتە بێ حیزبی سیاسی جەماوەری پێکبێنین ئەگەر لە مەسلەی کەلتوریایە ئەبێ بڕۆین یانەی ئەدەب و فەرهەنگ و کللتور بێنین کە کللتوری خێڵەکی و عشاعری و ئەم بۆرژوازی و لیبرالیزم و ئەمانە بخەینە لاوە. کەواتە ئێمە پێویستمان بە شەبەنگێک لە ڕێکخراوبوونە، پێویستمان بە چاوکراوەیە کە لەوەی کە هیچ کامیان ئەمانە بریتی نیە لەوەی کە حیزب وەکو جارانیان و حیزب باڵا دەستەکەی و باخەکەی بێ لەژێر چەتری حیزبەکە بێ. ئەمە تەسویرێکی تر بوو لە چینی کرێکار. بە بڕای من چینی کرێکار ئەو چینەیە کە خۆی ئەم ڕێکخراوانە دروستەکە، ئەو قاڵبەیە بەم شکڵە لە ڕێکخراوبوون لە چ مەیدانێتی ململانەی چینایەتە شکڵی ڕێکخراوبوونە هێنێتە دەرەوە. بۆیە لە لای بە بڕای من ئەبێ ئاڵگۆڕێک لە فکری ڕێکخراوبوون بێنینە پێشەوە ئەوەی کاڵەی چنەوەیەک لە ڕێکخراو گرنگە ئەبێت یەکێک لە شتەکان ڕەخنەکان لە کللتوری پێشووی سەدەی 20 و پێشتریش ئەوە بێت کە
شتێک نییە بە ناوی حزب ئەو ڕەسەیە و باقەکەی هەموو چوارپەلەکەیەتی وانە ئەمانە یەک چینە لە مەدانی جۆراوجۆرە لە شکلی جۆراوجۆرە خۆی ڕێکخراوەکە و ئەبێ هەمووی یەکانگیر بێ ئەبێ هەمووی بە شکڵێکی قسەکانی خۆت بیر نەچێتەوە بەزەمێ لەسرم خاڵە بوەستم پێم خۆشە نەزاری شەماڵ چکە خاڵێکی وروژان کە باز لە ئەوە ئەکا چینی کرێکار خۆی ئەبێ ئەم ڕێکخراوانە دروستکە و لە هەر جێگەیە پێویستی بە کام جۆر لەمانە بوو دروستیکە و خەبات و ململانەی مەیدانێکی چی خواست ئەوە بکە شەماڵ پێم خۆشە نەزاری تۆ بزانم لەو بارەوە لەسەر ئەو خاڵە بەرحاڵ منیش و نەزەرم ینی نەک ئەوەی دەبێ خۆی ینی ئەمە حقیقەتێک کە خۆی دروستی ئەکە ئەنێ ئەو ڕێکخراوانە بەو ئەندازەیە توانن ڕێکخراوی کارگەری بن کە من وشەی کارگەر بەکارێن لە جاتی کرێکار چکە پێم وابێ کرێکار بەندکردنی پرۆلیتاریا بەکرێوە هینکردنی جیردانی بەکرێوە شتێکی نادروستە بەنظر من بەهەرحاڵ من بۆیە وشەی کارگەر بەکارێم نەک لە بەرەوەی لاسایی زمانی فارسی بکەم و بڵێن فارسی هەزارم بە دیار بێ بەرحاڵ من پێم وایە ئەوە بەو ئەندازەی ڕێکخراوێ بە ڕێکخراوێکی کارگەری کارگەر خۆی دروستی کردوێ کارگەر بەشدار بوو بێ لە دروستکردنیا لە سەر پێخستنیا بەڵام بە حقەتەکەی ئەوەیە من لێرە ملاحەزەیەکم لەسەر ئەوە هەیە من پێم وانییە ئێمە کێشەیەکی ئەسلی ڕابردوومانەوە بێ حیزبمان کردووە بە مەزدەری هەموو دەسەڵاتەکان و ڕێکخراوەکانی ترمان کردووە بە پاشکوی من وا ئەزانم کە باسەکە لەسەرەوەی چنەوە حیزبێکمان کردووە بەو حیزبە ئەگەر نا سەرنجام حیزبی سیاسی بەمعنا بڵێن قەرنی 19ەکەی و بەمانای سەرەتای قەرنی 20ەکەی ڕێکخراوێک و سازمانێک بووە کە هەموو باڵ و بەشەکانی لێک هەڵپێکاوە ینی ستادی یاخود بڵێن ئەرکانی ڕیز بڵێن هەیئەتی ئەرکانی جوڵانەوەی کارگەری بووە ئەمە مەسەلەن لای بۆژوازی ئاوایە هەیئەتی ئەرکان ئەمە قۆی جەوی ئەمە قۆی بەحری ئەمە قوێی هینە موشاتە ئەمە نازانم مەدفەعی ئەمانەی هەموو کۆکردۆتەوە لێنەکە حیزبی کارگەریش بۆ کارگەر ئاوایە ئەمە هێزی منە لە ناو ڕێکخراوە کارگەریەکانە کە خەباتەکە بۆ کرێکی باشتر و هەلومەرجێکی کاری چاکتر و ئەمانە ئەمە ڕێکخراوە هیلەکانی منە بڵێن تەعاونیەکانی منە کەسێک گەت بگەڕێتەوە بۆ حیزبی سۆشیال دیموکراتی ئەڵمانیا لە کۆتایی سەدەی 19ەوە سەرەتای سەدەی 20 ئەزانێ ئەم قسەیە یانی ئەزانێ ئەمە مانای چییە هەشا ئەمە هەموو ئەوانن ینی هەتاکو بەلشەفیەکان مەسەن بەشەفەکان زۆر وا پیانەوە ترێکە حیزبێکن مەجموعەیەک ڕۆشنبی لەسەرەوە بوونەوەمانە یەک تەسویری تەواو نادروستە لەسەر بەلشەفەکان دروستە بەلشەفەکان مەجموعی خەڵکی مستەقف و ڕۆشنبیرانەوە بەڵام بە هەمیشە و بە بەردەوامی کارگەر ینی بەسەن کە شتێک بازێک شدێ خەڵک هەر نەیبیستۆ نازانێ مەسەرەن مەدرسەی حیزبیان لە جەزیرەیەکی زۆر خۆشی ئیتالیا دروست کردەوە بە پارەی مەکسیم غۆرچی دانە بەدانە ڕابەرە کارگەریەکانیان لە ناو رووسیاوە بردووە هێنان لەوێ 3 مانگ دەستیان پیاون لینین خۆی لە پاریس مەدرسەی دروست کردووە 3 مانگ دەستی بە کارگەر بووتەوە عنیەوەی کە بەلشەفەکان دوای هاتن توانیان ئەم هەموو ڕێکخراوە هین کرد خۆ لە بۆشەوە نەهات یەک سەردەمی دوور و درێژ چەندین ساڵ ینی 10 ساڵ زیاتر ئەوان لە پەروەردەکردنی ئەم کارگەرانەیە وەختیان بەسەر بردووە یعنی مەبەستم ئەوەیە حیزبی سیاسی بە نەزەر من لایەزال ئەگەر ئێمە باز لە تۆڕێک لە ڕێکخراوە ئەەکەی کە بە دەوری یەکاوە ئەمانە حیزب لە ناوەندی وەستاوە من ناڵێم حیزب هەڕەمە و لەسەرەوە وەستاوە بڕیارە داوایتر جێبەجێیەکە بەڵام ناتوانانی تۆ هەبەکە ئەوەی کە مەرکەزی تەوجیهکردنی ڕێکخراوەکان ئیهمالی بکەی و ئەمە هیچ کاتێک ناگە هیچ منەظەمەیەکە بە ناکە مەسەرەن میترۆی بەریتانیا مشکلم هەمیشە لەگەڵ ئەنارکیستەکانە ئەوەی میترۆی بەریتانیا کاکە هەبەکەی لێلابەرەکە کۆنتترۆلێکات چ قیتارێک دەرچێت لە سعاتێکە و لە سعاتێکە دەرنەچێوانە هزار حادیسە ڕۆیان ئەسڵ ناتوانانی 1 سانتیمتر بڕۆیتە پێشەوە لەبەرەوە باسکردن لەوەی کەوا حیزب ناوەندە بۆ ڕێخستنی ڕنیەکانی تر لایەزار باوەڕی منە و حیزبی سیاسی یا ئاوایە یان نییە زۆر باشە شەماڵ ویستم نەزەر لەو بارەوە بزانم ئاسۆ دێمۆ لای تۆ بۆی بەردەوامی بی بە بیرتان بێتان خەمەوە سەر تەوەرە ئەسڵەکە کە باز لەواکەین ئێمە باز لە چ جۆرە خەڵکی کوردستان بەو توێژ و بە چین و توێژانەی کە ناڕازین کە بایکۆتیان کردووە کە ئەیانەوێ گۆڕانکاری دروست بکەن چ جۆرە ڕێکخراوێک بۆ خۆیان ئەتوان هەڵبژێرن بیر لێ بکەنەوە خەریکی دامەزراندنی بن
بەڵێ من لەسەر مەسلەی ئەمەی بۆچی پێویستەکان نەوعێکی تر لە تەسویرمان هەبێت یان بۆچوونێکی جیاوازمان هەبێت لە چاو سۆسیالیزمی دەوڵەتیە کە لە سەدەی 20 زاڵ بووە و نمونونەکەی لە حیزبی بەلشەفیا هەبووە لە سۆسیال دیموکراتەکانە هەبووە لەمانە هەبووە گرنگیەکەی لەوایە کە ئێمە ئەبێت لە تاریخی خۆمان فێر ببین لە تاریخی خەباتی چیناتی و شۆڕشەکێکاریەکانی سەدەی 1920 فێر ببین کە بزانین هۆکاری شکستەکانی چییە یەکێک لەو هۆکاری شکستانە ئەوەیە کە سۆسیالیزم لەم شوێنانە لە قەتی سەکرێتەوە قەتی سەکرێت لە بۆ نمونە حیزبێکەیە یان سۆسیالیستەکان هەن بۆ سۆسیالیزم کارەکەن چینی کرێکاریشەیە بۆ خەباتی ئابووری و ڕفۆرم و ئەمانە کارەکە و بۆم پێەیە حیزب هەبە یان بڵێن سەرچاوە و سەرەکیەکەیە باقیەکەی تریشی ئەو شتانەیە کە کاری ڕفۆرمەکە بنەڵێم ئەمە لە تاریخێکەواتوەم تێگەیشتنە لەسەرەوەی کە سۆسیالیزم بە کاری چینێک یان پراکتیکی چینێک نازانین بە پراکتیکی مجموعەیە کە زانین کە خۆیان بەخۆیانەڵێن سۆسیالیستەکان و بە توێژێک لە چینی کرێکارەزانین کە تەسویرەکە ئەمە سۆسیالیزمەکە کاکەتە سۆسیالیزمێکە لەسەرەوە بێت دایبنێ سۆسیالیزمێکە بێ دەوڵەتێکی حیزبی بەڕێوەی بەرێت دیکتاتۆرێتی حیزبی دامەزرێنێت و شورا و سندیکای کرێکاریوانە معنایەکی نامێنێت لە ناویە و دواتریش خودی ناو ئەم سۆسیالیزمی کە بۆ نمونە لەم گروپە جۆرا و جۆرانە خۆیان ناوەنێن سۆسیالیزم هەر یەکەی بە بۆنەی ئەوەی کە خۆی بەرنامەیەکی سۆسیالیستیە لەوانەی ترجیا بێتەوە و ئەمە واقعەیەکی دروست کردووە لە ئێستای ئەمە یەکێک لە مەسەلەکان مەسلەی تێگەیشتن لە سۆسیالیزم وەکوە کە سۆسیالیزم بریتیە لە پراکتیکێکی سیاسی کە هەموو چینی کرێکار ئەیکاوە ئەوان ئەڕۆنە پێشەوەدا وتم بەشێکی لە حیزبی سیاسیا خۆی نیشانە ئەم پراکتیکە سۆسیالیستە بەشێکی لە سندیکا و شورای خۆی نیشانەیە بەشێکی لە کاری هونەریە چینێکە خەریکە جارێکی تر خۆی ئامادەکە کۆمەلگا ئاڵگۆڕ پێباوە کۆمەلگا بە شێوەیەکی تڕێخە هەموو هێزی ئەم چینەیە ینی ئەو مەبادیانەی کە بۆ نمونە ئێمە لە ئینتەرناسیۆنالی یەکەوە ئەیزانین ئەوانەیە کە کولی ئەم چینە خەریکی ڕێخستنی خۆیە بێت سندیکاکان و شور ئەوانە بێ پەیوەندیان لەگەڵ حیزبە سیاسیەکە هەبێ هەمویانە بێت ئەم ینی چینی کرێکار خۆی ڕزگارەکە حیزبێکی سیاسی نایە چینەکە ڕزگارکەوە حیزبە سیاسیش ئەبێ حیزبی هەموو چینەکە بێت نەک فقط کۆمونیستەکانی ئەمە ئەگەر تەسویرێک بێت لەسەر ئەوەی ئێستا ئێمە پێویستمان لە باری سیاسیەوە لە باری ڕێکخراوی سیاسی و پێویستمان بە حیزبێکی وا کرێکاری جەماوەری هەیە ئەمە یەکێ لەو شتانەیە کە لە مەیدانی سیاسی کوردستانە غایبە ئەگەر سەیری سیاسیەکانی چینی کرێکار ڕۆشنبیرەکانی چینی کرێکار بکەی سیرەکەی بەسەر ئەنوا و ئەشکال گروپی جاجیا کەس بە خۆی ناڵێ مەحفەل بەڵام هەمووی مەحفەلە هەمووی گروپە هەمووی سێکتێکە هەمووی نوعێک لە بەرنامە و ئایدۆلۆژیا و شتی جاجیا خۆی جیا کردوێتەوە نەگەوەی کە ئاسوا لێرە ئەدوەستێنم لەبەرەوەی لەوەی ئەوەی لە تۆ تێگەیشتم تۆ باز لە پێشتریش لە کتێبەکە تا کتێبی کۆمۆنیزمێت باس لە مەکرۆ باز لە حیزبی سیاسی جەماوەری فراوانی چینی کرێکارەکەی ئێستا لە قسەکانتەوە ڕۆشن بووە کە باسەکەی لەوەی کە ئەتوانێ هەرەوەی پێشتر تعبیرە لێکرد لە یەک کاتە ڕێکخراوی سیاسی پیشەیی مەیدانی ئابووری پێک بێنێ و ئەبێ چینەکە خۆی پێکی بێنێ پێم خۆشە شەماڵ بێن پێشەوە شەماڵ نامێ شتەکە بێتە هین یعنی چۆڵی نەزەردان لەسەر شتی یەکتر زیاتر ئەوە بێکە تۆ پرسیارەکەی منەوەی خەڵک دەست بە چ جۆرە ڕێکخراوێکەوە بگرێ چینی کرێکار بە گشتی هەموو ئەو چین و توێژانەی کە ئێستا بەدەست ئەم دەسەڵاتەوە گیریان کردو و ئەیان بە دوای بەدیلا ئەگەڕێن چ جۆرە ڕێکخراوبوونی هەڵبژێرن بەڕای تۆ بە بڕای من ڕێکخراوبوون لە مەجرای کار و هەڵسوڕان و ئەوانەیە جەماوەر بۆ خۆیان دەستی بۆ بن من هەر ئێستا ینی ئەوەی کە هەمیشەش باسمان کردو تۆڕەکانی ڕێخستنە تۆڕی یاخود تۆڕەکانی ڕێخستنی ناڕەزاییەکان مەسلەیەکی زۆر زۆر حەیەویە بە جۆرە لە جۆرەکان ئەمە خۆی پێک دێت دروستە بێ بەڵام لە سات و کاتی ناڕەزایەکانە دروستە بێ و دوای ناڕەزایەکانی بینی تەواوە بێ کۆتایی پێدێ ئەمە بەڕێ من یەکێک لەو نموزەجانەیە کە ئێمە ئێستا پێویستمان پێ ئەمە هەر بۆچوونێک هەر تەسویرێک هەیە هەر شتێک هەیە ناڕەزایی لە بەرامبەر ئەم ڕژێمە و لە بەرامبەر ئەم سیستەمەیە لە
کوردستان مەوجودەوە ئەم ناڕزای ناوبەناوە تەقێتەوە. ئێستا من و تۆ باس دانیشتوین، ئێستا باسەکەین شوێنەیە زۆر دوور مەڕۆکە ئێمە 2 هەفتەتر لێرەدا بنیشین لە سلێمانی شەڕەتەقە بێ و لە هەولێر شەڕەتەقە بێ پارتی یەکێتی کەوتنە گیانی خۆپیشاندەران و خەریکی خەڵتان خوێنکردنی خەڵک بن. نەتیجەیەوەی کە تەقەبولی مەسەلەن زیادکردنی نرخی سوتەمەنی ناکەن لەو حەدەی کە ئێستا هەیە، یاخود مەسایلیش دێتە پێشەوە. هەمیشە ئەم کۆمەلگایی ئێمە ئەکوڵێ قوڵپەیە، هەمیشە ئەم کۆمەلگای ئەمانی ناکرێتەوە ناڕزایەکان ئەڕژایە سەر جادا مەقەڕی حیزبی نەیەڵا بە پێوە هەمووی سووتان. باشە دوای ئەوە لە پڕێکایی بینی چۆتەوە ماڵەوە هیچ هینێک نییە، هیچ باشی نایە، هیچ هینێک نییە، تەبوو دۆزێک نەماوە ئەمانە چی لێ هاات ینی غەیب بوو نەما نا ماوە و لە دڵی خەڵکەکان ئاقلی وەسبین هێتە دەرەوە و ئێمە پێویستمان بەوەیە بەڕاستی ئەم تۆڕانی تۆڕەکانی ناڕزایی دروست بکەین و پێچیان بێنین و گەوریان کەینەوە، فراوانیان کەینەوە، بەیەکیان بناسێنین و چوارچێوەیان بۆ دروستکەین و لە پرۆسەی ناڕزایەکانی داهاتووە زۆرتر و زیاتر بیان خەمڵێنین. ئەمەوەی شەکە لەو شێوازانی کە ئەکرێت دەستی بۆ بەرێ. شێوازێکی تر کە من پێشووتر زۆرم قسە لەسەر کردەوە و لایەزالیش هەندێک لە هاوڕیان بە تایبەتی ئەوە بڵێم کە هاوڕێ سەلام عەبدوڵڵا کە من و مێدەوارم داوەتی ئێمەی قبول کردووە و هەفتەی داهاتوو بتوانین بەرنامجی تایبەتی لەگەڵا بکەین لەسەر مەسەلەی ئەزموونی هەرەوەزیەکان. کۆمەڵە هەرەوەزیەکانە ئەزانی هەرەوەزیەکان لە کوردستانە خەریکن ئەو شێوازە لە ڕێخستن کە خەڵک خۆی خود بە خود دەستی بۆ بە تەنزیمە کاتێنێتە پێشەوە. زانی مەبەستم چییە؟ ینی تۆ بیبێنە لە ناو خێزانێکە لە ناو کۆمەڵی خزمە لە پڕا کەسێکیان تووشی شێرپەنجابێت، تووشی نەخۆشی شێرپەنجابێ، ئەمە ئیتر بیبەی بۆ هەندستانیش لە هەندستانیش عیلاجیکەی دەفتەرێکم تری تێناچێت، ئەوەی جەگەل لە کوردستانە بمێنێتەوە کە لە ناوە چێ نامێنێ، بەڵام بە فەرزی حاڵ تێوێ عیلاجی بکەیتەوەوانە ئەبێ هەرچی خزم هەیە هەمووی پیتاچی بۆ بکە، هەرچی خزم هەیە هەمووی کۆ بێتەوە یارمەتی باو ئەمانە. ئەم شێوازە لە لای ئێمە ماوە لایەزال، ئەم شێوازە لە ناو کۆمەلگای ئێمە ماوە و خەڵکی کارگەر و زەحمەت کێشی کوردستان ئیتر کارگەرە بەکرێ کارەکە یاخود کارگەرێکە کە عارەبانە ڕاکێشەیە کارگەرێکە مەجموعەشتی دانەوە لە جێگای کای فرۆشێ یا سایق تەکسیە پاژنیوەڕوان سایق تەکسیە و سەرلەبیانیان حرەسە هەرچێک لەمانەیە. کارگەر لە وڵاتی ئێمەیە ئەم توێژە بە چنگ ودان لەگەڵ هەژاریە شەڕەکە، هەژاری بۆ خۆی دیاردەیەکە چینی باڵادەست هەرچیەک بێتون نەبێ، هەژاری بۆ خۆی دیاردەیەکە ئینسان وادارەکە هەموو ڕۆژە شەڕی بکە و شەڕی خەڵکی زەحمەتکێش و کارگەری وڵاتی ئێمە لەگەڵ هەژاریە لەم ڕێگایانەوە ئەچێتە پێشەوە، چونکە ناکرێ نەکرێ، یعنی شەڕ لەگەڵ دەسەڵاتە ممکنە لە بۆنە و مناسبەتەکان نابکرێ، بەڵام شەڕ لەگەڵ هەژاریە خۆ ناوەستێ، هەمیشە لەگەڵ ئەم بەڵاو موسیبەتانەیە ئێمە دەست و پەنجە نەرمەکەین. خەڵک چۆن خۆی لە بەرامبەر ئەمانەیە ڕاگرتووە و مقاومەتیانەکات و هەر ئەو وەسیلەیە بێنی بیکەی بەوەی کە هەوێنی ڕێکخراوێک دروستی بکەیت، نەک شتێک لە نەزەر خۆتەوە. مەسەلەن هەر ئەچین هەڵەسین و داچین و ئەوانە ڕێکخراوی کارگەری معنای نیقابەیە، نیقابە دروستکەین، نیقابەی کارگەری. بەش بە حاڵی خۆم کە من ئێستا لەگەڵ ئێوە قساکەم لە کوردستانە 3 ساڵ تا 4 ساڵ من دەست و پەنجە بنەرم کرد لەگەڵ ڕێکخراوی کارگەریە. ئێستا ئەوەی کە لی بەرهەم هاتووە بەڕاستی لە گروپێکی فشار کە تەقدیرم هەیە بۆ دانە بەدانیان زیاتر نییە، یعنی ئەو وەختانە بە منیانەودان باشە ڕێکخراوی کارگەری یانی چی ومت ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئێمە لە شاری سلێمانیەتوانیمان بە 100 کارگەر بڵین مەچۆ بۆ سەر ئیش بە 100 کارگەر ڕۆ لە نقطەی ئەلفەوە بڕۆ بۆ نقطەی باوە ڕێکخراوی کارگەری، ئەگەر ئەمەمان نەکرد نین باشە لێ بەدی نەهات، یعنی تۆ هەرچی هەوڵە دەیت بە نموزەجێکی معەن کە وەختی خۆی وەرزگرتووە ڕێکخراوی کارگەری ئێستا دروستکە ڕێکخراوی ئێستا دروستکەی سەرکەوتن بەدەست نایەنی، ئەبێت دەستبەری بۆ ئەو شێوازانەی کە خەڵک خود بە خود دەسی بۆ ئەباوە ئەوانە تەطویر پێ. بەڵام شەماڵ یەک دەقەبا لێرە ڕاتگرم لەسەرم خاڵە ئەم قسەی کە تۆ ئەیکەی مەسە من تەوەری سێهەمی ئەم بەرنامەیە سەبارەت بەوەیە ئەم هەموو ئەمەی کە تۆ ئێڵێ خود بە خود ئەم هەموو ناڕەزایەتیە کە دواتر زیاترە چینە سەری پێم خۆشە جارێ، بەڵام ئەو شتێک کە تۆ ئێڵێ خود بە خودەکەش زۆرە هیچی لێ نایەتە دەرەوە، شتێ ڕاستەکەی بە شێوەیەکی کاتی بۆ ڕۆژێک بۆ چەند ڕۆژێک شەپۆلێک ئەیە هەرواتەوە جێگەی خۆی دانیشێ کەس بە کەس ناڵێ مەرحەبا دوای ئەوە هیچ شتێکی نەنیاوەتە دوو خشتی نەناوەتە سەریەک. مەبەستمەوەیە
دواترە چینە سەرباسەکانی کە ئەتوانین دواتر دەتوانین لەسەرەمە لە کەم و کوڕەکانی قسە بکەین بەڵێ لە کەم قسەکەم دەوە تەواو کەم هینێکی ئینتیباعێکی هەڵە لە قسەکانی من وەرنەگیریە دیارە من دروستکردنی ڕێکخراوەی کارگەری دروستکردنی ڕێکخراوەی ناوی بنێ موچەخۆران ناوی بنێ مەسەلەن کارگەران ناوی بنێ پیشەوەران هەر ڕێکخراوەیەک هەر شێوازێک لە شێوازەکان کە ممکن بێت و بتوانین دەستی بۆ بەرین و کاری لەسەر بکەین و ئەوانە من نەک بە منفی نازانم زۆر بە پێویستی ئەزانم بەڵام باسەکە لەسەر ئەوەیە سەرنجام ئێمە ناتوانین دەست بۆ شتێک بەرین کە بنەماکانی نێبێنی ڕێک مەسەلەن خەڵک پێی وایە نیقابەکانی ئەوروپا چۆن دروست بوون کابراایە کەس تاوتی با نیقابە دروستکەین ئێمە کارگەرین و ئێمە هەمومان سەرماداریانەمان شەفسێت وا نەبووە ڕێکخراوەی کارگەری سنووقێکیان دروست کردووە وتیانە کاکە لە شاری ستۆکۆڵما وتوانە ئەگەر تۆ ڕۆژێک بێکاربی شوێنت نییە بڕۆی چونکە لەم شارەی کە من تایە ئەژیم لەم شاری من تایە ئەژیم لە چلەی زستانە کە دەرەجەی حرارێتە ژێر 15ەوە کارگەر لە دەوروبەرەکانەوە هاتووە لە ناو شاری ستۆکۆم ئیشی کردووە پارەی وەرگرتووە ئێوارە ڕۆیشتۆ شوێنێکی گرتۆ بەس بۆی لێ بخوێت تا بۆی نەبوو بچێ بۆ توالێت لەو جێگاشە بەس بۆ خەوتنەوە شوێنی گرتۆ بۆی ڕق نەبێتەوە بەیانی بچێتەوە بۆ ئیش باشە ئەگەر پارەی نەبوو شوێنی نەبووە بۆ لەسەر جادە ماوەتەوە لە برسا یا لەسەر مایە ڕق بۆتەوە لەبەر ئەوە ناچار بووە سنووقێک دروستکە لەگەڵ مەجموعە کارگەری ترا هاوچێت کە هەر ڕۆژەی تۆزێ پاری تێکەی نەگەر ڕۆژەیەشێکمان بێ ئیش بووین لەم پارێ دەربێنەوە شەوە ڕق نەبێتەوە لەسەرمان ڕێکخراوەی کارگەری لەمانەوە پێک هاتوون ئەم شتە و نەواتە بچووکانە کە ضرورەتی احتیفازکردن بە ژیانەوە لەلایەن تاکی ئەم چینەوە هێناوێت پێشەوە ڕێکخراوە کارگەرەکان لە ڕێگەی ئەمانەوە دروست بوون باشە خۆ ئەوانە بۆ فەیلسوفێک بێ بڵێ ڕێکخراوەی کار مارکس بێ بڵێ ڕێکخراوەی کار مارکس لە حیاتیان نەیوتووە ڕێکخراوەی نیقابەکان دروستکەن بۆ لەبەروی هەبووە کە ئەو هاتووە دروست بوون کە ئەو وجودی بووە بانگەوازی نییە کرێکارانی جیهان بڕۆ ڕێکخراوەی سندیکایی خۆتان دروستکەن شتیوا لە هەموو ئەدەبیاتی مارکسیان نبینی لەبەروی کە بڵێ ئەگەر قسەکە تاو کردێ مۆلاد ئاسۆ ویستم مداخلە من پێم وایە ئێمە لە بەردەم دوو پرۆسەیان لە مەسلەی ڕێکخراوبوون لە کوردستانە ینی ئەگەر سەیری تەجروبەی 30 ساڵی ڕابردووی خۆمان بکەین کە تەجروبەمان بووە لە ڕێکخراوبوون و هەوڵدان بۆ ڕێکخراوکردنی سیاسی بێ جەماوەری بێوانە دووشتە بینی یەک ئەوەی کە ئێمە پێویستەکە ینی لەو گرێ و گۆڵانەی کە هەمانە لەسەر کۆکردنەوەی هێزی بەشی ڕۆشنبیری چینەکەی خۆمان ئەمە ئەبێ ئەم گرێ گۆڵانە لابەرین ئەبێ ئەم کێشەی کە ئێستا چونکە هەر چینێک بەپێ ئەوەی کە بەشە ڕۆشنبیرەکەی بە ئەو بەشەی کە زیاتر دەست و پەنجەی لەگەڵ ئەوان نەرمەکە ئەتوانێت چ نەوعێک لێکۆڵینەوەی هەبێت لەسەر دۆخی چینەکەی خۆی لەسەر ئاستی ڕێکخراوبوونی لەسەر سونەتەکانی کە لە ناو کرێکارانە هەیە بۆ ڕێکخراوبوون یەکێک لەو کێشە ئەساسیانەی کە ئێمە هەمانە ئەوەیە کابێ ئەم بەشە پێشڕەوە ئەم بەشە ڕۆشنبیرە یەکگرتوو بێ تۆ ناکرێ بۆ نمونە دە کەسی کۆمۆنیستی هەر یەکەی لە ئاوازێکە خوێنیوە چی بە چینەکاڵی یەکگرتوو بە شتیوا ممکن نییە تۆ بتانی ئیدعایەوە بکە کە چینەکە توانی ڕێخەی بەڵام دارێ ئەم بەشە پێشڕەوەکەی مەسەن بە تەنها کۆمۆنیستەکان نییە هەموو ئەو کەسانێک کە ئێستا لە ریزی پێشەوەی ناڕەزایەتەکانە لە مانگرتنەکانە لە خۆپشاندانەکانان لە شوێنەکانی کاران ئەمانە بێ یەکگرتوو بن ئەمانە بێ بین دەورەیەکی نوێ لە کاری پێکەوەیی و یەکگرتوانەی ئەم گروپ و دەستە و کۆڕ و کۆمەڵانە ببینین دووەمیش ئێمە کاتێکە لە ناڕەزایەتەکانە ئەبین دەورما هەیە بۆ نمونە لە خستەخانەکانە کۆمۆنیستەکان دەوریان هەبووە لە بازێ شوێنی ترە کەسانی چەپ و پێشڕە و سۆسیالیست دەوریان هەیەوانە بەڵام هێشتا ئەو تۆڕی کە شەماڵ باسیەکە بۆ نمونە بریتی نییە لەوەی کە ئەم بەشە پێشڕەوە بڕوات لە ڕاهبەرانی ئەو ناڕەزایەتیانە بێ ئەم تۆڕە دروستکە ئەچێ بۆ نمونە تۆڕێک دروستەکە بە ناوێکەوە لە مەجموعەیەکی گروپێکی خۆیە یعنی هەر هەمان شکلی سیاسیەکەی خۆی دروستەکە یان ئەو پەڕێبێ بە تەحالوفی ئەم گروپە چەپانە لە ناو ناڕەزایەتەکانە ئێمە پێویستەکە بڕۆینە ناو چینەکەی خۆمان لەگەڵ وەکو وتم هەموو ئەو بەشانێک کە ئەم چینەی ئێمە هەموو ئەو ناڕەزایەتیان جابە ئەو کەسەی لەسەر ڕاستی ناڕەزایەتەکە با یەکێتی بێ با پارتی بێ با ئیسلامی بێ با نازام فلان فیسار بێت لە ڕاست مامۆستایەکە حتمما لەو کۆمەلگایە کە ئاوا دابەش بووە ئەم دابەشبوونە سیاسی تاسیری لەسەر هەیە ڕێکخراوەی ئێمە چینی ئێمە گرنگ ئەوەیە تۆ لەم تەجروبەی ڕێکخراوی جەماوەری و ناڕەزایەتی جەماوەریانە ئەم خەڵکانە
بەرژەوەندەکانی خۆیان وشارەکەیتەوە لەو ڕێکخراوبوونە دەریشەواڵەڵێ تێگا کە پێویستی بە نەوعی لە ڕێکخراوبوونی ترە پێویستی بەوە نییە کە یەکێتی و پارتی بێت یان ئیسلامی بێیان گۆڕان بێتوانە ئەمە تەجروبەیە کە ئەبێ ئێمە بیبینە ناو خەڵک یان یەکێک لەو شتانەی کە ئێمە باسیەکەین ڕێکخراوبوونوانە پرۆسەیەکی عملیە پرۆسەیەکە کە تۆ بێ لە ناو چینەکە خۆی خەریکی ئەوە بی بۆن منە ئێمە کاتێ لە کارگە بووین خەریکی سندوقی مالی شتێکی کەمان لەسەرەوە خوێن بۆ کە سندوقی هاوپشتی ماڵی چۆن پێکەێنی زۆر تیۆریەکی عجیبی ناویست بەڵام لەبەرەوەی لە ناو کرێکارا بووین توانیمان لە هەموو هەفتەیەکە دروستی کەینەوە قەناعەتی پێکرد و ئەم مانگە یامان بە کەسێک کە میوزیشن بوو لە ناومانە تەلەبەیەک بوو مانگی دواتر یامان بە کرێکارێکە 5-6 مناڵی هەبوو ئەم شتە ئەمەلیانەی ڕێکخراوبوون مەسایلێکی ئەمەلیە چۆن بۆ نمونە سەلام لە خانەکەین بە ئەمەلیە چێ ئەو ماڵی کە پێویستێتی ئەو کەسانەی کە هاوکاریەکەن هەمویانە هێنێ پێکەوە خەریکنە ڕۆن شتێک دروستەکەن جەمعیەکی هەرەوەزی کارێکی هەرەوەزیەکەن ڕێکخراوەکانی ئێستا پێویستەکە بڕۆین ئەمە قۆناغێکە یعنی بەشێکی لە دەستی ئەم کەسە پێشڕەوانە و کەسانی پێ بەشێکی لە لێکگانەوەی واقعیەتی سیاسی و اقتصادی کوردستان و چۆنیەتی چینی کرێکار لەوێ و ئیمکاناتەکەی و ئەو سنەتانە بۆ منە لەوانێ لە شوێنێکی وەکو ئەمریکای لاتین سنە لە ناو کرێکارانەوە بێکە تۆ ڕێکخراوەی جەماوەری دروستەکەیت و دامێت جێم بیکاشی ئەمانە نەوعێک لە خەڵک کۆکردنەوەی لە دەوری ڕێکخراوەکان سنەتێکە کە پێڵێن سنەتی خەباتکردن لەو شوێنە وا ئەبێ بۆن منە لە سەردەمی باسا بوو کە تۆ لە دژی بەعجبی خەڵگە هات بۆ ناو ئەم ڕێکخراوە چەپانەین بێ لە ئێستاشا خەڵک لە دژی یەکێتی پارتی لە دژی ئەم دەسەڵاتە لە دژیەوانە ئەتوانێ ئەمانە چی لەو شوێنانەی کە ناڕەزایەتەکانە بێ لەو شوێنانەی کە دەستەکان دروستە بێ ئێمە لەو شوێنانە بێت لەگەڵ ئەوانە حزورمان هەبێت نەک بچین وەکو چەکەکان شتێکی جیاواز لەوان دروستکەین بە من ناوی بە ڕاهبەری ناڕزای بە ڕێکخراوی جەماوەری دروست نابێ ئەبێ ئێمە بڕۆین لەگەڵ جەماوەرەکەی خۆمانە جا هەر بیر و بۆچوونێکی هەر نەوەیەک بیرەکاتەوەوانە بڕۆین بتوانین ئەمە شێوازێکی تازەیەکا بێ کرانەوەیەک بێ لە ئاستی بیرکردنەوەی ئێمە بۆ ڕێکخراوبوونە ئینا ئێمە بمانێت ئێستا خۆمان بە تەنها کۆمۆنیستەکان ڕێکخراوی کرێکاری دروستکەین و ڕۆخراوی جەماوەری دروستکەین و ڕێکخراوی ژنان دروستکەین و هەمووی ناونێک هەمووی وەکو چۆنێکێتی پارتی هەریەکەی ڕێکخراوێکی جەماوەری خۆی هەیە تۆ وەکو کۆمۆنیست بڕۆی ڕێکخراوی جەماوەری خۆت هەبێت ئەم تەجروبەیە سەرکەوتوو نییە بەڵکو پێویستەکە ئێمە ئاڵوگۆڕ لەم جۆری بیرکردنەوەمان لە ڕێکخراوی جەماوەری چۆنێتی پێکێنانەکەی بکەینەوە دەنگت نییە دەنگت قەتع بووە گوێن ببوورە شەماڵ ئەگەر پێم باشە بچینە سەر و بەشە لە قسەکان کە تۆ ئیشارەتی پێیا باسی ئەوەت کردکە ئەم ناڕەزایەتیانە خۆیان وردە وردە شت دروستە بکەن سنەتی لێتە دەرەوە وەلەوانەیە ببێتە چەکەرەی بنیاتنانیا دروستبوونی ڕێکخراوەی جۆرا و جۆر من ئەمەوێ ئەو پرسیارە بکەم و ئەو تەوەرەیە دەست پێ بکەم کە بۆچی ناڕەزایەتەکان مەسەلەن ناڕەزایەتەکانی عێراق ئەوانەی ئۆکتۆبەر کە بە شۆڕشی ئۆکتۆبەری عێراق ناوێ بین ئەوەی لەوێ کرا من هەمیشە ئەیڵێمەوە نمونەی زۆر گەورە زۆر بەرجەستەی ڕێکخراوبوونی خود بە خودی لە نێو خۆپیشاندان و لە سەرجادەی پیشانە من و تۆ باسی ئەمانەمان کردووە سندوقی مالی دانرا پێخەفهێنان جلشۆرین خواردنی گشتی هیچ نەما نەیبینین وامان نەزانی سۆشیالیزم بەرقەرار بووە لە ساحەی تەحریر وایە ئەم قسەی منیاوانە ئەوە نمونەیەک لەوێ کە زۆریشی خان کەم نەبوو ئەو مدەتەی بردی زۆر بوو یعنی ئەوەندەی خەڵکە ئەخەوت ئەی خوارد ئەژیا خەباتی ئەکرد سیاسەتی ئەکرد خۆی ئەپاراس خەڵکی پارا زۆری برد ماوەیەکی باشی برد پێش سەرکوتکردنی لەم لاوە لە کوردستان ئەمە دەیان جار ساڵ نییە خەڵک لەسەر جادە نەبێت جارێک ئەوە تازە مامۆستایانی وانە بێش
مامۆستایان بەردەوام لەسەر جادە بوون، ژنان لە بەشی پێشڕەوی ئەم خۆپیشاندانە بەردەوام لەوێن. پرسیارەکەی من ئەوەیە چ شتێکە حەزەکەم گفتوگۆ بکەین لەم بارەیەوە، شەرت نییە وەڵامی یەکسەرمان پێ بێ، چ شتێکە ڕێکخراو ناهێنێتە دەرێ لەمانە، ڕێکخراوی لێ دروست نابێت کە بمێنێتەوە، مەبەستم لەگەڵ شەپۆلی ناڕەزایەتێکە مەحف نەبێتەوە، نەچێتەوە ژوورەوە، بەڵکو شتێک دروستکات چەکەرەی لەسەردانێ جارێتر بە ئامادەیەکی زیاترەوە بێتەوە. ئازین چۆنە من گۆنا یەکەم شدەوە بڵێم تاوان لێرە پرسیارێک لێرە کراوە کاگاسۆ کردوێتی ئاسۆ شابان ئەم پرسیارە بە بڕای من بەشێک ئەو بڵێن ئیسیفسارەیە کە تۆ هێناتە پێشەوە یاخود بۆ درێژەدانی باسەکان ئاماژەت پێکرد کە ئەمە بێ چی بکرێ بۆی کەوا ڕێکخراو بین، چی بکەین بۆی بتوانین ڕێکخراو بین. نیشان ئەوەیە کۆمنتێکی تری ژاتووە هی عیماد عەلی دیارە هەموو هاوڕێن من پێم خۆشنی تر مع حفظ الألقاب دەردیڵێ عیماد عەلی کە ئەوی شەر عینەن شە دەڵێ کرێکاری داما بە تایبەتی لە کوردستان تەواوی شەرقی ئەوسە توانێت دیفاع لە مافی خۆی ناتوانێت تر بە چ منطقێک دیارمە بەسێ بە چ منطقێک کە توانێت کاری ڕێکخراوەیی بکانی وەکوەوەی کە کاری ڕێکخراوەیی بەشێک نییە لە ژیانی من پێمان بێت جوابی و سوال و ئیستیفسارەم دایەوە من قسەکەم ئەوەیە کە بەشێکە لە ژیانی یعنی ئەبێ بەو معنایە سەیری بکەین نەگە ئەو ڕێکخراوەی کە ئێمە ئەیکەین و باسیەکەین و دروستیەکەین و کارگەری بۆ بانکەین بێ بە ئەندامی ڕێکخراوێکە متەناقیزە یاخود هەت تاکو مکەمیل نییە تەواوکار نییە بۆ ژیانی ئاسایی ئەو کارگەرە معناوە ئەو ڕێکخراوە کارگەری ئەوە نییە کە ئێمە قسەی لێکەین ئەو ڕێکخراوی کارگەری نیە ڕێکخراوی کارگەری ئەبێ متەمیم بێ بڵێن درێژە پێدەری ژیانی ئاسایی چینی کارگەر بێ نەک شتێک لە دەرەوەی ژیانی ئەو یا هەتا لەوەش خراپتر بە پێچەوانەی ژیانی ئەو بە پێچەوانەی بەختەوەری ئەو بە پێچەوانەی ئازادی ئەو بە پێچەوانەی ئیرادی ئەو ئەمانە ئەوەی نەکە لەسەر ئەم پرسیارەکە کوتۆ کردە من نەزەرم وانە کە جوڵانەوەی ئۆکتۆبەر ڕێکخراوی لە خۆی دایا دەرەوە داوێتە دەرەوە بەڵام باسەکە لەسەرەوەیە جا لێرە بڵێم قسەیەکیش لەسەر معنای ئینتیقاد بکەم ڕخنەگرتن لە لای ئێمە زۆرتر هەر بە معنای لاقرتی بەکاری ینی کاڵێ ڕخنم لە کابرا هەیەنی کابران بەدڵ نییە ئەی بخەمە ژێر ڕخنەوەی ڕەتیەکەمەوە ئەم لاولای ئینەکەم و تەواوی ترمە بە کەڵک نایە بەڵام خۆی ڕخنە لە ئەساسە ینی تەقییمکردن ینی هەڵسەنگاندن یعنی ئەوەی کە بگەڕی بۆ شوێنانەی کەوا ئەتوانی سەغەراتی تیاب دۆزیتەوە کە مکوڕی تیاب دۆزیتەوە دیاردەکە وەکو خۆی پێ دیاردەیەکی بەجێیە دیاردەیەکی بڵین معقولە و قابل بە گەشەکردنە بەڵام زۆفی هەیە و سەبارەت بە شۆشی ئۆکتۆبەری ژەبێ ئەمە بڵین لەگەڵ هەموو ئەو باشیانی کە تۆ باست کرد شۆشی ئۆکتۆبەر بوو بە قوربانی ناڕۆشنەکانی خۆی زانی ناڕۆشنەکانی خۆی چییە ناڕۆشنەکانی شۆر ئەوەی ئینتیفازەی ئۆکتۆبەر ناڕۆشنەکانی ئینتیفازەی لوبنان ناڕۆشنەکانی ئەوەی کە پێوترێ بەهاری عەربی ناوی بەهاری عەربی لێنرا لە 2011 ئەوانە ناڕۆشنەکانی ئەمە برێتیە لەوەی کە جەماوەرێک ڕاپەڕیوە ئەوێ بە گوشار دەسەڵات حەلی بۆ بدۆزێتەوە بە گوشار دەسەڵات حەلی بۆ بکە ڕاستاڵێ ئرحەل بەس بە ڕەمزێکەڵێ ئرحەل بە تەواوی سیستەمەکە ناڵێ ئەرحەل و بەخۆی بە ئەلتەرناتیڤی ئەو سیستەمە نازانێ و خۆی بە هێزی گوشار ئەزانێ خۆی بە هێزی لە باشترین حاڵەتا بە هێزی ڕووخێنەر ئەزانێ بەڵام خۆی بە هێزی بیناکەر نازانێ و پێی وانی ڕێکخراوکردنی ئەو بە معنای ڕێکخراوکردنی ئایندەی ئەم کۆمەلگایە نە ڕێکخراوکردنی خۆی بە معنای ئەوەیە ئەم هێزەی کە من دامناوە بۆ بەردەفڕچە لەگەڵ پۆلیسا بە جۆرێک ڕێیشی خەمەوانە کە بتوانم باشترین زەربە لە پۆلیس بم بۆی دوایی دەسەڵات ناچار بڵێ بە پۆلیس عیلاجم نەکردێت بە سیاست بیکەم مەتاڵی بە سیاسەکانیان چێ بابێن جوان لێ بکرین ینی جوڵانەوەیە کە لە بناغەوە لە ئەساسەوە خۆی لەم چوارچێوەیە قەتی سێشتوتەوە هیچ کاتێک ناتوانێت شێوازەکانی تەنزیمی خۆی لەوە باشتر بەرێتە پێشەوە کە حیزبی ئیمتیداد دروستکە حیزبی ئیمتیدادی ئەو سەغەراتە ئەو کەم و کوڕیانەی ئینتیفازەی ئۆکتۆبەرە چۆن ڕێکخراوینەیە ناوتە دەرەوە هێناوێتە دەرەوە بەڵام ئەو ڕێکخراوەنیە کە ئێمە ئەمانەوێت ئەو ڕێکخراوەنیە کە ئێمە پێویستمان پێێتی و باسەکە لەسەر لێرەیە لەسەر ئەوەیە من کاڵێم ڕخنەگرتن قسەکردنەکەی منیش لە ڕابردووە کە باسم کرد خۆرسک ئەوای لێ نییە ببێ بە هینکردن تەقدیسی عەفەویە دەردی کەلیلین ڕخنەی لێگرت و دەستیشی خۆش بێ ڕخنەی لێگرتووانە باسەکە لەسەرەوە نییە من بڵێم هەر چییە کە عەفەوی دێتە پێشەوە نا وەعی ڕۆڵی هەیە
وعی ڕەخنە بیرکردنەوە گەڕانەوە هەڵسەنگاندن و حتا ئەوانەی کە بیر ئەکەنەوە ئەوانەی کە مفەکر ئەوانەی کە ئەتوانن شتەکان بەباشی هەڵسەنگێن و قدرەتی عقلێکی تەجریدیان هەیە ئەتوانێت پرسیارە ئالۆزەکان شیکەنەوە و بیکەنەوە و هەڵی بەشن و جوابی بنەوە هەمیشە ئەمانە زەرورن بۆ چینی ئێمەوانە بەشێکن لە چینی ئێمە مارکس بەشێکە لە چینی ئێمە مارکس بەشێک نییە لە چینی بۆژوازی ئەمە ئەستیعارەمان کردو بێ بەشێکە لە چینی کارگەر بەشێکە لە چینی خەباتکار بۆ ئایندەیەکی باشتر بەڵام عقلێکی تەجریدی و بەبێ مارکس زۆر شت هەیە نە ئەکرا بچێتە پێشەوە ئێستاژ ئێمە پێویستمان بەوە هەیە کە ئێمە ڕەخنە لەم دیاردانە بگرین و عفەویت تەقدیس نەکەین بەڵێ پێویستمان بەوە هەیە گروپێک لە خەڵک دابنیشێ نەخشەیەک دابڕێژێ کە چۆنچۆنی ئێمە ئەتوانین لە خاڵی ئەلفەوە بچین بۆ خاڵی با بەڵام چۆنچۆنی لە خاڵی ئەلفەوە ئەچین بۆ خاڵی با لەگەڵ خەڵکە لەگەڵ جەماوەرە لەگەڵ چینەکەیە لە خاڵی ئەلفەوە بچین بۆ خاڵی با نەک خۆمان بچین بۆ خاڵی با و هێشتا جەماوەر نەزانێت لە خاڵی ئەلفایە ئەمە ئەو کێشەیە گرنگە بەڵێ با فرسەتێ بم بە ئاسۆ لەسەر ئەمەی پرسیارەکە وازحەکە چییە بۆچی ناڕەزایەتیەکان ئەوەی من بڵێم ئەو ڕێکخراوانەی کە ئەتوانن نوێنەرایەتی خواستی خەڵک بکەن با نەڵێن هیچ ڕێکخراوە بەڵام ئەوانە بێنە دەرەوە یاخود بتوان خەڵک ڕێخن بۆ ناڕەزا بۆ شەپۆلی تری ناڕەزایەتی و بەردەوامی بە خەباتیان پێم خۆشە نەزەری تۆ بزانم چەند کۆمنتێکی شاتووە بە دوای قسە و باسەکانی ئاسوۆیە ئەیان خوێنمەوە قسان لێکین من یەکی نەبینم ببەخشە گۆنە هاوڕێک لێرە هاوڕێستۆران عزیزە باسەکڵێت چۆن نتوانین بەشدار بین من پێژیانەکەم لینکەکە دابنین ئەگەر بتوانن بێنە ناو ستودیۆ بەسەر چاو خۆشحاڵە بین باسەکە دەوڵەمەندترەکەن نازام ڕای تۆ چیە تۆ مدیری بەرنامەکەی با من زۆرم پێخۆشە بەسەر هەرم لینکەی ئێرەوە نییە هەرم لینکەی ئێرەیەکە خۆمان داماناوە ئەوە توانین لینکەکە لە کۆمنتەکانە دابنێن هەر کەسێک هاوڕێ خۆش بوو بە ڤیدیۆش بەشدار بێ توانێت بێتە ناوە بەسەر هاوڕێگەرویستە ئەو لینکە لێ بدەی پێتەڵێ چۆن بیت دەست خۆش شەماڵ ئاسۆ فەرموو ببوورە من پێم وایە کە یعنی خەباتی چینی کرێکار لە هەر سەردەمێکە پەیوەستە بەوەی کە لە چ چوارچێوەیەکی سیاسی و ئابووری و مێژوویە ئەڕاتە پێشەوە و ئەم خەباتەیە کە دیارەیە کە ئایا سەرکەوتنەکان لەکوێوە بێ بۆ منە سەرکەوتنەکانەوە نیە ئێمە سیاسەتێکی بۆن منە زۆر جار ئەمە باسەگرێ سیاسەتێکی سۆشیالیستی بێنی نەتوانێت ئەم خەباتە بە سەرکەوتن بگەێنێتوانە بەبڕای من شۆڕش و سەرکەوتنی ناڕزایەتەکان سەرکەوتنی ئەوانە لەوێەوە نییە بە تەنها تۆ شتێک بڵێیت و ئەو خەڵکە دوای شتەکەی تۆ بکەوێتوانە پرۆسەیەکە بەبڕای من پرۆسەیەکی زۆر گشتگیرترە لە چاو ئەوەی کە تەنهای لایەنێک هەبێ بە ناوی حیزب لایەنێک هەبێ بە ناوی جەماوەر ئەو کاتە ئەگەرەمە ئیعاز بە ئەوەی تریەتە مەیدان و شتەکە جێبەجێکات و ئەگەرەمەیان دروست بێ سیاسەتێکی دروست باوە شۆشەکە ڕوەیە و سەرکەوتووە بێوانە ئەمە یەکێک لەو تەسویرانەیە کە ئاڵین بۆچی ئەم ناڕزایەتیانە نابێ بە هیچ بڕۆی من هەنگاو ئەڕاتە پێشەوە ینی منوتم لە 14 ساڵی ڕابردووە یان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەیری کە لە بەهاری عەرەبیەوە تا ئێستا ئەم زەمین لەرزەیە کە لە خوارەوەیەت بەردەوام ئەجوڵێت بە تایبەت بۆ نمونە دەورەی پێش کۆرۆنا زۆر ئەم حرەکەتانەی دژی نیولیبرالیزم لە ئاسی دنیای هاتووە پێشەوە لە فەڕەنسا هاتە پێشەوە لە شیری هاتە پێشەوە لە عێراق و لە شوێنەکانی تر هاتە پێشەوە کەواتە بە بڕۆی من خوێندنەوەی خەباتی چینایەتی لەم دەورەیە و ئەوەی توانە و پۆتێنسیێلەکانی ئەم چینە چییە لە هەر شوێنێکە و ئەو ئۆلگۆیە و ئەو مۆدێلە چییە کە ئێستا ئێمامانەوێ جێگای سەرمایه‌داری پێ بگرینەوە ئەوەمان لەبیر نەچێت لە سەدەی 1920 نمونەیەک لە سۆشیالیزم هەبوو کە خەڵکێک بە ملیۆنەها ئینسان ئومێدی پێی بەست بوو کە ئەوە توانێت جێگەی سەرمایه‌داری بگرێتەوە هێشتا ئەم تەجروبەیە نەیتوانیوە نمونەیەکی تر لەم جۆرە سۆشیالیزم بێنێکە ئومێدی ملیۆنەها ئینسان پێکەوە کۆ بکاتەوە بڵێ ئەم جۆرەیە لە گۆڕانی دەسەڵاتی سیاسی نەگەرەوەی کە نازانم عەبادی بگۆڕی بە دەسەڵاتێکی تر یان دیکتاتۆریە بگۆڕی بە دیکتاتۆریەتێکی حیزبێک لابەری لە پەرلەمانە بیکەی بە حیزبێکی تروەوانە بۆیە بە بڕای من ئێمە ئێستا لەو دەورانان کە پێویستەکات جارێکی تر ئەم ناڕەزایەتیانە
ئاسۆیەکی زۆر ڕۆشنتر لە بەردەمیا هەبێت کە بزانێ ئەو پۆتێنسەلانە ئەو توانایانە ئەم نەوە لە ڕێکخراوبوون کە لە خوارەوە هاتووە یانی ئەمانە وەکو نمونونەکانی پێشوو نییە حیزبێکی سیاسی هاتبێت نمونەیەکی خۆی هێنابێت و نوعی لە سۆسیالیزمی دامەزرانە بێت ناسەیرەکەی لە خوارەوە خەڵق لە ناو ئەو چینەیە مبادراتی جۆراوجۆر منلانەی جۆراوجۆر هەیە تقریبا نەتوانی بڵێیت وەکو شۆڕشەکانی سەدەی ناوەڕاستی سەدەی 90 ئەوروپایە هێشتا نە کۆمونیزم ئەو قودرەتەی هەبوو نە مارکسیزم و مارکس ئەو قودرەتەیە بوو بەڵام ئەم شتە لە ئەرزی واقعیا ئەم شۆڕشانە هەبوون چینی کرێکارە ئەڕۆشتە پێشەوە ملانەیەک لەگەڵ دەسەڵاتە ئەوانەیە کرد و دواتر سۆسیالیزم هات بنەوەیەک ئەم هینەی ئەم نموزەجە یان ئەم مۆدێلەی سیاغە کردەوە کە چۆنە لە شکستی ئەو مۆدێلەی پێشووە سۆسیالیزمی دەوڵەتیە ئێستا غیابێکی گەورە لە بەردەمی ئەم ناڕزایەتێک گەورانەی دژی نیولیبرالیزما هەیە و ئەمە مەسلەیەکی جیهانیە بێ ئەوە دەرکەین وەکو چینی خۆمان بزانین کە مۆدێلی ئێمە بۆ سەرمایه‌داری مۆدێلی ئێمە بۆ دەسەڵاتی سیاسی مۆدێلی ئێمە بۆ بەڕێوەبردنی کۆمەلگا مۆدێلی ئێمە بۆ ئابووری ئەمانە هەمووی لەژێر پرسیارانە ئەو شتەی پێشوو نییە کە نەگەیشت بە سۆسیالیزم هۆی هەبووە کە نەگەیشتۆ بە سۆسیالیزم خەڵکیش کە ناکەوێتە دوای ئەوەی پێشوو فراغێک دروستەکات چۆن لە هەموو ئەم ناڕزایەتانە ئەم فراغە ئێمە هەست پێەکەین ئەمە خاڵێکی زۆر بەهێزە لەوەی کە ناڕزایەتەکان محدودن کەمە ڕاتە پێشەوە و ئەمە پێویستی بەوەیە کە ئێمە سیاغەی ئەم جۆرە لە سۆسیالیزم سیاغەی ئەم جۆرە لە بەرنامەی ئایندا ڕێکخراوبوونی ئایندا بۆ ئەم ناڕزایەتیانە بکەین بۆ بیبینە ناو خەڵکەوە لەوێ بە عەمەلی دەرکەوێ بزانین ئایا ئەم نوع لە سیاست و ڕێکخراوبوون دروستیاننا بەس خۆش ئاسۆ کاک سۆران هاتبوو سۆران مام عەزیز دەرچوو چی بۆ شەماڵ نازانم بەڕاستی بنیش هەڵبایە بدوانێ لەم کۆمنتانە بخوێنمەوە هەتا ئەگەر بێتەوە چکەویستی مداخەلە بکە باش نییە ئەگەر نەزەرێکتان نەبوو ئەتوان ئێوە وەڵامیان بنەوە باشە ئەوە هاتەوە زۆر باشە بابیهێنە سڵاو کاک سۆران گوێت لێمانە سڵاو لە تۆش گۆناخان نازانم جۆر لێمانە بەڵێ وەڵی کامێرەکە توش مشکلم بۆ دروستەکە و شەوش لەگەڵ هاوڕە شەماڵە ئەوە خۆشتر باشترە زۆر چاکە سڵاو بۆ هاوڕێ ئاسۆش زۆر گوێبیستی بەرنامەکەتان هەمووی نا بەڵام لە هەن نیوەیەوە تقریبن دەستان خۆش بێ بابەتەکەی ئەڵتەرناتیف و پرسی ڕێکخراوبوون دووشتن کە بەشی دوم پەیوەندی بە یەکەمەوە هەیە واتە ئەڵتەرناتیف هەمیشە هەیە یعنی لە هیچ شوێنێکی دنیای نیە ئەڵتەرناتیف هەمیشە هەیە بەڵام چێ ڕێکی ئەخا ئەمە ئەساسی ئیشەکەی کە من ئەمە قسەی لەسەر بکەم من ئەوەی کە من ئەمەوێ باسی بکەمی خاڵی عەمەلیە کە لە مانگی 12 پارە بۆ ئەم ساڵ کۆمەڵی خەڵکی چەپ و سۆسیالیست و ئازادی خواز لەم شارەیە بڵێن لە سلێمانی و چواردەوریە تا گەیشتە کەرکووکیش لە هەوڵێکی چڕ و پڕ و کۆبوونەوەکی هەفتانە و بەردەوام بۆ دروستکردنی ئەو ڕێکخراوە بەداخەوە نەمانتوانی بگەینە یەک خاڵتەیە هاوبەش بین یەک خاڵی هاوبەش کە بتوانین بڵین بیکەین بە سەرەتا بۆ کار زۆر مناقەشەمان کرد سەبەبە ڕئیسەکەی چییە من کە بڵم لە هەمویان بەشدار بووم گەشتومەتەوە قەناعەتەی ئەم مناقەشە فکریە کە دروستیەکەن لە بینی چەپ و کۆمونیستەکان و سۆشیالیستەکانە دوور دەخاتەوە لە بوارە عەمەلەکەی کە ئەتەوێت ئیشی تیا بکەی وەک هاوڕە شەماڵ قسەیەکی جوانی کردوتی ئێمە خۆمان ڕێگە خەین ئەچینە خاڵی بە بەڵام ئەلف نایە لەگەڵمانە ئێمە ئەو ساڵە خەریکەوە بین هەر خەریکی ئەلف بووین خۆمان نەشمانتوانی بچینە بە هەر لە ئەلفیشا خۆمان ڕێ نەخستن کەواتە ئەگەر بیتە سەر بارەکەی کامیان سەرچاوەن بۆ ئەوەی کە بتوانی کاری دەستکەی بەکار ئەوڕە شەماڵ قسەیەکی کردوەتی لە عەفەوێت هیچی لێ بەرهەم نایەت ئەگەر هاتو کارێکی ڕێکخراوی لە پشتەوە نەبێت لەسەرەوەی بەغاوتی کارە ڕێکخراوی دروست نابێت من وەکو ناڵم وەکو ڕێکخنەوەی بە زۆکو تێبینیەک خودی 33 کورسی لە پەرلەمانی عێراق بەدەست کە سەربەخۆکان بەدەستیان هێناوە ئەنجامی ئەو ڕێکخراوبوونەی تشرینە بەڵام بە شێوەی حیزبینە بە شێوەیەکی تر خەڵک دەنگی خۆی یەکگرت مەرجنی خەڵک حیزبێک یا خۆ ڕێکخراوی هاتبێ لە مقابلە مەسەلەن یەکی وەکو نووری مالکی 37 کورسیێنێ بەڵام سەربەخۆکان 33 کورسیان هێناوە لە عمومی عێراق مەعەدا کوردستان
ئەمە خۆی لە خۆی ئامادەم ئەلتەرناتیڤەکە هەیە سەرەکە جۆرێکیش لە ڕێخستن دروست بوو لە بەغاو لە بەهۆی تشرینەوە بوو لە نەجەف لە کەربەلا کە مەزدەری هەموو ئیسلامەکانن لەویا سەربەخۆکان زۆرتریان هێنا کەواتە ئەمە ئەوەی کە بڵین وەکو ئێمەی کورد بە دوای ئەگەڕین یەکێ لە کێشەکانمان بەتابەتی لە ناو چەپ و سۆشالیست و ئازادی خوازەکانە هەر یەکە بە باگراوندێک دێتە پێشەوە ئەو باگراوندی خۆی پسەپێنە بەسەر ئەو ناوەندەیە کە ئەمە یەک مشکلە بۆ ئێمە دروست دەکات لە ڕاستی ئەمە مشکلە دروست دەکات نایەن لەو خاڵەوە دەست پێ بکەین کە وەک ڕشەماتی لە ئەلفەوە لەگەڵ ئەوانە سەرکەوین یەک تێبینی لەسەر قسەکانی ڕێسۆ وتی باسیەوەکری ئێمە نابێت جاریتر بیر لەوە بکەینەوە حزبی عنی ڕەهبەر نابێت بیر لەوە بکەینەوە ڕەهبەر بین بەڵام ناشکرێ ئێمە حرەکەی بینەوە دەست ئیسلامی و شاسوار و فلان و فلان لەویە من بە قەناعەتی خۆم ڕۆڵی سەرەکی ئەبێ بەدەست ئێمەوە بێ ڕۆڵی سەرەکی نەک ئەوەی کە ڕەهبەر بین ڕۆڵە سەرێکەکە ینی بە ئیتیجاهی خراپان نەڕوە ئەو حرەکەی ئەخۆ ئەو ڕێکخراوە کە دروست دەبێ نەیەڵە شتەکان بەو ئاقارەی پێشووترا بڕوە سپاس دەست خۆش بێ کاکسۆران زۆر سپاس بۆ بەشداریت بەس پێش ئەوە ئاسۆ با من یەک دوو کۆمنتی تریش بخوێنمەوە پێم خۆشە فرسەتان بەمێکە وەڵام بنەوە چکە کاتی بەرنامەکەش هەر 13 دقەیەکی ماوە باشە ئەزانم حتمما قسەتان پێ بێ هەردووکتان سەرەتا ئاماژەیەک بڵێمەوە هاوڕێ داراجووتیار ئەڵێ بێ بەشداری بکەمەوانێ مە لینکەمان داناوە هاوڕێ داراجووتیارەکە گوێت لێیە هەر کلیکی ئەو لینکە بکە و جاری تریش هاتوویتە بەرنامەکان ئاسایی خۆشە بەشداری بەڵێ ببورە ئەتیادیە ئەم کۆمنتەی هاوڕێشوان عزیزە خوێنمەوە کە ئەڵێ دەستان خۆش بە بڕوای من ئەم بابەتە زۆر بەسوودە و ئێستا لە هەموو کاتێک کوردستان پێویستی بە بابەتی لەم جۆرەیە زیاتر پێویستە پێشی هەموو کەسێک لەسەر کۆمۆنیستەکان ئەنجا هەرچی چەپ و لیبرال هەیە جارێک بۆ ئەو بارودۆخە سەرگەردانیە بدۆزنەوە پرسی ڕێکخراو بوون لە هەرێم پرس و گرفت لە هەرە پرسە گرفت و گەورەکانە واتێ گەیشتم من هاوڕێ عیماد کۆمنتێکی تری نردووە ئەوە تقریبەن پەیوەندی بەو قسانەوە هەبوو کە لەسەر ئەوەی عێراق شەماڵ ئەو هینانەی لەسەر مەسەلەی خۆپیشاندانەکانی عێراق کردمان لەوانەیە نەتوانین بچینەوە سەر ئەوە کە ئەڵێ ئەوانەی کە تەنزیم و بگورە ئەوانەی کە تەنزیم و ئیدارەی مالی و شۆڕشی عێراقیان کرد لە بەغا سەرمایەدارانیان لە پشت بوو وڵاتی ئیمارات بە تایبەت مەبەستی سیاسی و مەسەبی ئەقلیمی لە پشت بوو بەهەرحاڵ ئەوە هینانە هەیە ئەسبابانە هەیەەوە لینین لە ئەڵمانیاوە هاتە وتیان بە پارەی مخابراتی ئەڵمانی هاتوە شۆڕشی کردووە لەین ئەوانە هەمیشە هەیەەوە وایە هێزێکی سیاسی لەگەڵ ڕژێمەکە شەڕەکەی ڕژێمێکی دێڕڵە پارە دەیمێ بۆ وەری نەگرم وەری ئەگرم و بەکارێن و کارەکەی خۆمی پێکەوانی سیاست خۆی یعنی ئەوە خۆی نابێ بە نەقیسەیەکی ئەساسی و حرەکەتەوە حرەکەتە دەتوانین لەسەر ئەساسی شتی زۆر زیاتر تەقیمی بکەیتەوەوانەکە دیارە من ئازانە بکە نەقیسەی و حرەکەتە لەوانەیە بە ئیتیجاهی ئیماراتا ڕۆشتوێ لەو نەتیجیاوان بەحسێکی ترەوان خودی ئەوەی کە پارەی ئیمارات هاتۆ بۆیەوە خۆی نابێ بە کێشەیەکی زۆر گەورە بڕێ ئاخر کۆمنتی هاوڕێ تافگە ئیبراهیمە خوێنمەوە و ئیتر فرسەتانەیەمێکە لەسەر قسەکانی هاوڕێ سۆران یا هەر شتێکی تر وەکو ئاخر راوند قسە بکەین باش نیە هاوڕێ عوسمانیش لە خوارەوە کۆمنتێکی درێژی نووسێ بە نظرم ئەویش باشەواکەم کەس هین ناکەین کەس مەخدور ناکەین هاوڕێ تافگە ئیبراهیم ئەڵێ دەستی هاوڕێ سەلام خۆش بێت کاری زۆر باشەکە پێم وا بێ مەبەستی هاوڕێ سەلام عەبدوڵڵای خانەقینە بەڵام هاوڕێ ئاسۆ تۆڕی هاوکاری کۆمەڵایەتیش کە لەلایەن چەپەکان دروست بۆ کاری نزیک 2 ساڵە هەیە گەر ئاگدارە کارەکان ئاگداری کارەکانی بیت زۆر نزیک و مرۆڤانەیە زۆر نزیکە لە کارەکانی هاوڕێ سەلام پێم باشە ڕای خۆت لەسەر تۆڕی هاوکاریش دەربڕیت دەستان خۆش سپاس هاوڕێ تافگە هاوڕێ تافگە کۆمنتێکی تری درو درێژی نووسیوە کە ئەڵێ ببورن کە ئەڵێ ئەم جۆرە بەرنامانە بۆ هوشیاربوونەوەی خەڵکی کرێکار و زەحمەت کێش زۆر بەسوود و باشە بەڵام دەبێت وەک چۆن هەمیشە ئێوە لە مەیدانی کارکردن بوونە پێویستە بەردەوام بن ئەجینا خەڵک خۆی بێپشتیوان ئەزانێت و هەروە پەرش و بڵاو خەڵکی کوردستان وافێر نەبوون دەبێت حیزبێک پشتیوانیان بێت و ڕێکیان بخە
بەداخەوە خۆی دەبێت خەڵک خۆی هوشیار بێتەوە خۆیان ڕێک بخەن ئەمەش گەورەترین کێشەیە کە خەڵکی کرێکار و زەحمەتکێشیانە خۆیان ڕێکخراو نەبن دەبێت چارەسەری ئەو کێشەیە باشە ببورن هەرەوەنەیە تەواو تێنەگەیشتم لە کۆتایەکەی بەڵام تەسەورەکەم فکرێکی باشمان وەرگر لەسەر ئاگاداریت گۆنە مامەدارە داراجوتیار لەسەر خەتە هاتووە زۆر باشە من ئەمەوێت چکە بەڕاستی کاتەکە کەم ماوە ڕێگە بە ئەگەر پێتان باش بێ ڕێگە بە مامداراش بین ئەجا ئێوە ڕاوندی ئەخیر هەردووکتان قسە بکەن باش نییە زۆر باش باشە با هاوڕێ با مامەدارا بێنین سڵاو لێ بێ مامەدارام کاتت باش کاتتان باش هاوڕێیان سپاسانەکەم خۆشحاڵم بەتان بێنین ببورن سەڵکی منەگاتەوە بڵێ مامەدارایان هەوڵ بەی لە ئاوا 3-4 دقەیەکە قسەکانە بکەی زۆر سپاس دەکەم ببورن من لە بیداتی بەرنامەکە ئاگام لێ نەبوو ناشمەوە بەناو هەموو قسە باسەکانیەوە بڕۆن بەڵام چەند سەرنجێکی خۆم لەسەر باسەکە کولی باسەکە تەسەورەکەم لەسەر ڕێکخراوبوون بوو من خۆم چەند تێبینیەکەم هەیە ناتوانەوە قسەکانیان لە ڕاستیە من ئەمەوێ بڵێم ئێمە ئێستا مەسەلەن ئەم چوار کەسێک کە دیاری نادە کەسی تریا 20 کەس هەر تەنێک کۆک بین لەسەرەوە ئێمە چ جۆرێک ڕێکخراو پێویستە ڕێکخراوبوونمان پێویستە و بۆ چیمانە و ئامانجەکەشی دیاریکەن ئەو سەرەکەشی دیاریکەین تا نەچینە ناو پرۆسەی عەمەلی ڕێکخراوبوونەوە نازانین هێشتا ئەوەی کە ئێمە کۆچین لەسەری ئەخوایان ناخوا گرفتەکە حەلەکایان نایکە بە بڕوای من ئەمەمە شوێنی ڕێکخراوبوون دەستنیشانکەین زۆر وەرگرنگە ئەویشەوەیە بە قەناعەتی من هەنشتیش هەیە شێواوە بۆ نمونە هاوڕێ ئاسۆ خۆی لە گەڕێکی کرێکاری ئاژیاوە مەسەن خۆمان گەڕێکەکانی بۆ نمونە ئەگەر نمونە بێنینەوە سلێمانیمان لێبیرە گەڕێکی کرێکارانی شەکرەکە چێمەنتۆ چی ئەوانە هەموو بەدەمێکەوە بوون هەموو خۆشی ناخۆشیان گەڵا بوو ئێستا ئەمە چیاوە جاری وایە مەسەرچیتە گەڕێکێکەوە کۆڵانێکەوە 4 ماڵی هەژاری تایە بەڵام لە ناوەڕاستیا ماڵێکی تایە 5 قات دوو حیمای ئاسایش و عەسکەریشی هەیە و کابرا خاوەنی کۆمپانیایە ینی تۆ هەر کارێکی هەرەوەزی دۆستی دوێ لەگەڵێ ئەمە خۆی جارێک گرفتە لە بەردەمتا یعنی بەڕاستی هینێک بووە بڵێن پێکاتوونێک دروست بووە بە قەناعەتی من ئەو شۆرانەی کە ڕێکخراوبوونی تا دروست ئەکرێ ئەتوانی دەستی تیا بەبەری تەحقیق ڕێکخراوبوونکەی ئەوەیە کە یەکێکیان ناو ناڕەزایەتەکانە ناڕەزایەتەکان ڕاستە تۆ لەگەڵ خواست و داواکاریەکانی خەڵکەی بی بەڵام لە ڕاستیە ئەتوانی لەو شوێنانە خەڵکە ناڕازیەکان بناسی و جێگە و ڕێگەیان دیاریکەی کابرا لە کام کۆمپانیا کرێکارە لە کوێ ئیشەکە بێکاری چ گەڕەکەکەی چێ ئالێرە ئەو نەواتانە بدۆزیتەوە کە فعلا ناڕزایەتەکانن بە جۆرێک ڕۆشنن لەسەر شتەکان لە بەرامبەر سیستەمەکەیە ئەمانە دەست بگەێنی بێگ ئەمە یەکێک لەو شوێنانەیە کە ئینسان ئەبێ بە عەمەلی دەستی بەرێ بۆ دەست بەرێ بۆ ڕێکخراوبوون یەکێکی تر بە بڕوای من ئێستا وەکوتم گەڕەکە کرێکاریەکان وەکو جاران نەماون بەڵام بۆ نمونە کۆبوونەوەی کرێکارانی مەسەلەن ئەوانەی لە کۆمپانیەکانە ئیشەکەن ئینسان نتوانێت کە نەچەدێنێت بەسەڵ بانگوازکەی بۆ سیمینارێک باسی ڕێکخراوبوونەکە مجموعەیە مسەقەفێکی بە کتێبێک و دووەرەقەوە دێت لە هۆڵێکا کۆوە بیتەوە تۆ بڕۆی بەسەر ئەو شۆنانەیە بگەڕێی بە پێی ڕستەی ئیشەکان ینی ئەوانەی کە ئیشەکانیان لە یەکەتێ مەتاعیمەکان نازانم پێکان ئەمانە بگەێنی بە یەکتری ئەبێ لەویا تاقیبی ڕێکخراوبوونکەی و بزانی ئەوەی کە تۆ ئەتەوێت ڕێکخراو دروستکەینکەی یەکێکی تریش مەسەلەکە ئەوەیە چۆن ئێمە باسیەوەتان کرد خۆی ڕێکخراوبوون هەیە کۆمەلگا ڕێکخراوە سەرمایهداری ڕێکخستوەتی بە پێی خواست و ویستی خۆی و کۆمەلگەشی هەڵپێتاوە ئێمە ژێسە لە چوارچەوەی ئەو ڕێکخراوبوونە سەرمایهداریان لە ڕاستیا بۆ ڕوازیان ببورن لەوانەیە سەزێشکە ئەوەنم نەماوە بەڵام لە ڕووی عەقلیەت و فەرهەنگ و کلتوری باسی فەردێتی کرد شەماڵ ئەمانیان هین کردووە کە بۆ بە عەقڵی خەڵک هەرکەس بۆ خۆی هەرکەس بۆ خۆی نەبە معنای ئەوەی منیش بەرژەوەندیم لە چوارچەوەی بەرژەوەندەکانی هەموو خەڵکوچینەکانە من ئەمە خۆشم بژیم بەڵام نەکەوەی پێ بنێم بەسەر شتی خەڵکە ئەمە بۆ بە عەقڵەتێک هەرکەس ڕائەکا بۆ خۆی ینی ئەوەی کە شەماڵ باسی کرد ئەو پێکەوە بوون و هەرەوەزی بوون و یارمەتیدان نمونەی نەخۆشیەکەی هێنایەوە ئەمە یعنی لەم بارەوە ئەم عەقڵێتەش بە جۆرێک لە خەڵک سەندراوەتەوە ینی خەڵک جارێکی تر بۆ بێناکردنەوەی لە شێوەی شار لەسەر ژینگە لە معاملەی لەگەڵ مناڵ لەگەڵ خێزانی خۆی لەگەڵ کوچەکەی لەگەڵ کۆڵانەکەی لە هەموو ئەم بارانەوە خەڵک پێویستی بە ڕۆژکردنەوەیە بەڵام وەختێک تۆ نەواتی ئەم ڕێکخراوانە دروست ئەبێ فعلا ئەبێ ئەم بەحسانە لەبیر نەکەی
ئەم بەحسانە لەبیر نەکەی مەسەلەن بۆ نمونە من یەک نمونە هێنمەوە ئێستا سەیری لافاوەکەکەن ئەو لافاوانەکەن یعنی من 20 ساڵیشە ببیر لەوە کەمەوە تۆ ئەزمڕ و بەری هێن بۆ ناکەی بە شار ئەو شاخەکەی و بەرگەڵە زاردا ئاوەڕۆکەی تەوزیعی ئاوەکەی هەموو شتێکی نەکە ئەرزە زراعیەکانی شتێن ناکەی ینی خەڵک ئەبێ بەڕاستی لە هەموو بارێکەوەی کە شەماڵەڵێ بیناکردنەوەکە تەنها ئەوە نیە بە ڕێکخراوبوون دروست بێ بەڕاستی عەقڵیەتەکەش بیناکردنەوەی عەقڵێتی کوڵی کۆمەلگا بیناکردنەوەی لە تواتێ ئەو ڕێکخراوانە بۆ بورن کاتم زۆر دەزانم دەستخۆش مامەدارە هیوادارم پەیامەکەم ڕوونگەشت بێ دەستخۆش مامەدارە ئاسۆ بەم پرسیارەی هاوڕێ خەسرۆ دەست پێ یەکەم خەسرۆ خالیب کە ئاخر لە کۆمنتەکان هاتووە ئەڵێ قسە زۆرە ئێستا بەڵام وەگلیرین ئەڵێ مەل عەمەل ئێستا چی بکەین بۆ ڕێخستنێکی تۆکما و پێشنیارتان چییە لەگەڵ ڕێزم و ئەگەر هەر سەرنجێکە هەیە ئەمە ئاخر فرسەتە لەسەر قسەکانی کاکسۆران مامەدارە و ئەو کۆمنتانەی کە خوێنمەوە و تەواوی بابەتەکە فەرموو چەند دەقەیەکت هەیە دەست خۆش من لەسەر قسەکانی هاوڕێ سۆران خۆشحاڵ بووم من پێم وایە کە ئەو سیکتاریزمەی کە ئەو باسی کرد لە ناو گروپەکانە پێویستەکە کۆتایی پێبێ هەر چۆن مارکس لە دەورەی خۆیاوتی ئێستایتر کاتێوەیە ئەم دووبەرەکێ لە ناو ڕیزەکانی بزوتنەوەی کرێکاریە بە فەوری کۆتایی پێبێ بە بڕای من هەر هەنگایەک بنین ئەبێ یەکەم شت ئەمە بینە بەر ڕەخنامە کۆتایی پێبێ ئەم مەحفەل و گروپانە هەمووی کۆتایی بەم چوارچەوە بێت و بڕۆ لە ناو چینی کرێکار ئەم گروپانە پێکەوە کار بکەن و هەر ئەو شتانی کە ئێستا لە ناو ناڕەزایەتەکە کرێکار خۆی یەکگرتووە خۆی بە یەکگرتوانە ناچێتە سەر شەقام معقولەتەوە بەشە پێشڕەوەکەی جارێ ئاوا بەم پەش و بڵاوێ ئەڕاتە پێشەوە لەگەڵ یەکا بەم شکڵاهینەکە بە بڕای منە بێ کۆتایی پێبێ ئەمە هی دەورانی پێشووی مۆدێلی پێشووە کە هیچ پەیوەندیەکی بەسەر دەورانی ئێستاوە نییەوە ئەو چوارچێوانەش نیشانیا کە چۆن ئێستا ناتوانێت هیچی پێ بکرێت بۆیە بێ ئاڵگۆڕ لەمانە دروستێ بە بڕای من مەسەلەی ئەوەی کە حیزب گرنگە منەڵێم پراکتیکی سیاسی چینی کرێکار کاتێگاتە قیمەی خۆی کاگاتە حیزب یعنی کاکاتە ئەوەی کە خۆی حازرەکە بۆ دەسەڵات خۆی حازرەکە کۆمەلگا بگرێتە دەست ئەمە معنای حیزب ئەم شتەیە نەک ئەوەی کە بۆ نمونە شتێکمان هەیە ڕێکخراوێکە مەجموعەیەکن ئەمە لەسەر و شوراکان و ڕێکخراوەی جەماوەریەوە ئەبێ ئەمان یاعاز لەوان وەرگرن ئێمە ئەم نموزەجەمان لە سۆڤێتا بینی کاتێکە بۆ نمونە کۆنگرەی شوراکانمان هەبوو بەڵام لەبەرەوەی کە حیزب دەسەڵاتی سیاسی دیکتاتۆری حیزبی بوو هەموو شورا بووە گوێی لە حیزبەکە بگرێت هەرزان حیزب چیەڵێ دوایی تر شورا نەما ئەو ڕێکخراوە سیاسی کابێ خۆی کۆمەلگا چینی کرێکار خۆی کۆمەلگا بەڕێوە بەرێ نەک حیزبی سیاسی نەک دەسەڵاتی سیاسی نەک دەوڵەت ئەمە پوکایەوە ئەم شکڵە لە حیزبی سیاسیمان ناوێ ئەم شکڵە لە حیزبێکی سیاسیمانەوێ سەرجەم بەشەکانی چینی کرێکار سەرجەم هەڵسوڕانەکان و مەیدانەکان و ڕێکخراوە جەماوەریەکانی چینی کرێکار بە بەشێک لە خۆی بزانێ بە بەشێک لەم تەرکیبە سیاسی چینی کرێکار بزانێ لەسەر مەسەلەی تۆڕی کۆمەڵایەتی هاوڕێ تافگا من هەمیشە پشتیوانیم کردوون هەمیشە قسە لەگەڵ هەڵسوڕاوەکانی کردووە پشتیوانی خۆم دەربڕیوە لە فەیسبووکوانە پشتیوانەکانم نیشان ناوە و پێم وایە کە هەموو ئەم جۆرە کارانە یعنی ئەوەی هاوڕێسەلامان بۆیە باسکرد نمونەی باسی کاری هەرەوەزی و نوعی لەوانە هاتە پێشەوە بەڵام تۆڕی هاوکاریش یەکێک لەو نمونەکارە هەرەوەزیانەیەکە بە بڕای من کاری زۆر باشیان کردووە دەستخۆشانەیە و بێت لەم نموزەجە کاری کۆمەڵایەتیانە زۆرتر کەین لە بواری ئەدەبوانە لە بوارەکانی ترە ئێستا سایت دروست بووە شت دروست بووە ئەدەبی پێشڕە و شتی کەلتوری کۆمۆنیستانە و پێشڕەوانە خاتە ناوە ئەمانە هەمووی مەیدانەکانی کاری ئێمە وەکو هەڕیانەش باسییان کرد کە ئەم خەباتەی ئێمە خەباتی چینایەتی لە هەموو مەیدانێکە بێت ئەم شکڵ لە ڕێکخراو بوون بێنێتە پێشەوە کەلتور یەکێک لەو شتە ئەساسیانەیە و ئایدۆلۆژی کەلتور دین یەک شتێک لەو ئەساسیانەیە کابێ ئێمە لە کۆمەلگایە شەڕکەین لەگەڵ یا شەڕکەین لەگەڵ ینی ئەو دەسەڵاتە کە توانێتی 30 ساڵ لە کوردستان بێنێت بەشێکی لە ڕێگەی چەک و هێزی چەگارەکەیدی بەشەکەی تری لە ڕێگەی کەلتور و سیاساکانی و ئایدۆلۆژیەکەی و دینەکەی و لە ڕێگەی ئەمانەوە ئەمانەش هەمووی مەیدانێکە کابێ ئێمە ئەو ململانێتیا بکەین کە بۆ تا ئێستا چەندین ڕێکخراوی لەم بابەتە دروست بووە کە لە سەر مەسایلی
کەلتوری لەسەر مەسلەی ژنان لەسەر مەسلەی سکولاریزم لەسەر ئەمانە ململانەی کردو لەگەڵ کەلتوریەکە ئێستا دەسەڵاتدارە لەوێ قسەکانی هاوڕێ دارا دروستە ئێستا ینی منیش پێم وایە شکڵی ڕێکخرابوون بۆ منە جاران ئەمان و شورا لە گەڕەکە گەڕەکێک ئێستا گۆژوازیشی تیا و پێگارێکی تیا ناتوانانی شورایەک لە هەردووکیان پێکبێنی لە بەڵکو زیاتر لە شوێنی کارەکانە لە ناڕەزایەتەکانە ئەمانە مەسایلێکی عملین کاتوانین دەستی بۆ بەرین و نمونەزەکانیشیبان باسکە پێشتر کورتەی مەلعەمەلی ئێمە بە بڕای منەوەی کە ئێمە لە بەردەم دەورانێکی تازەین لە ئەوەی کە بتوانین وەکو کۆمونیزم جارێکی تر بتوانین بینە مەدان و بتوانین ئەو خاڵانەی کە ئێستا خەڵک خۆی هاتوۆتە مەدان ئێمە جاران لەوانەیە زیاتر وەکو گروپە کۆمونیستەکان ئێمە تەبلیغاتمانەکرد لە دژیەکێتی و پارتی و وەکو هێزێکی دژیەکێتی و پارتیزان بەس ئێستا خەڵک خۆی لە مەدانە زۆر لە پێشی ئێمە ئەبێ ئەو بزوتنەوەی خەڵک بە چەپی کۆمەلگادا بنین ئەو بزوتنەوەی خەڵکی ناڕازی ئەوەی بۆ موچاوەی بۆ ئازادی سیاسی ئەوە حیزبەکەی ئێمە ئەوە هێزەکەی ئێمە ئێمە بێ بڕۆینەوە ڕێخین ئەبێ بڕۆین لەگەڵەوە ناکارکەین دەست خۆش ئاسۆ هاوڕێ شەماڵ پێشەوەی تۆ دەست بکەی بە قسەکانێ با کۆمنتەکەی هاوڕێ عوسمان ئەحمەد بخێنمەوە هەڕەشەی کردو لێم ئاگز دەبێ ببوورە هاوڕێ عوسمان نەمبینی پێشتر ئەوی ژەڵێ هاوڕێیان سڵاو دەستان خۆش بێت بە بڕوای من ئەو ناڕەزایەتیانەی تا ئێستا هەبووە و دواتریش ئەبێت بەردەوامە بێ بە بڕوای من ڕێکخراوی جەماوەری یا ڕێکخراوبوونی لێ نایەتە دەرەوە بەو هۆیەی کوردستان مەیلی سیاسی بەهێزە ببوورە بەو کوردستان مەیلی سیاسی بەهێزە کوردستان بە سیاست یەکلا ئەبێتەوە ئەبێت ئەو مەیلە سیاسیە کرێکاریە کە ئێستا زۆر لاوازە ئەبێت سیاست بچێتە نێو کرێکار و جەماوەری زەحمەتکێش هەر بۆ نمونە ئەیبینین بۆیە زوونەوەی نوێ زوو گەشەی کرد سیاسەتی بردە نێو خەڵکەوە سیاست ئەکاتە بەدیل بۆیە بە بڕوای من ئەبێت مەیلی سیاسی کرێکاری بەهێز بکرێت پێم وایە کۆتایەکەی ئەوە بێت باشە فەرموو هاوڕێ شەماڵ دەست خۆش هاوڕێ عوسمان بۆ کۆمنتەکەت بەڵێ من کۆمەڵێک سەرنج وتران لە قسەیەکی مامەداراوە دەست پێکەم کە باسی کردوت بێ وعیش بگۆڕێ هەر بە ڕێکخرابوون نابێ من پێم وابێ ئەڵێ مەسەرەن دووبارە یەینەوە سەرەوە ینی قەزەکە ئاوای لێ نێ مریشک لە هێرکە هێلکە لە مریشکە کامیان لە ئەوڵا لە پێشان ڕێکخراو بین دوایی واعی بینەوە یا واعی بین دوای ڕێکخراو دروستکردنەوەوانە عەمەلەن بە شێوەیەکی نۆرماڵ من ئەگەمەوە سەر ئەوە بە شێوەیەکی خۆڕست خەڵک بۆ دیفاعکردن لە ژیانی خۆی خەڵکی کارگەر و زەحمەتکێش بۆ دیفاعکردن لە ژیانی خۆی پەنا ئەباتە بەردەم بەر هاوکاری ینی باشە گەڕەکە فەقیر نشینەکان ئێستا دەوڵەمەندێکی تیا کەیت بۆ تۆ خانووی تیاگین کردو بەڵام بە بڕوای منەوە بۆی حرەسی لەوێ داناوچکە لە هەموو دەوروبەرەکەی خۆیە ترسێ و هیچ ڕاوابیتێک و پەیوەندێکی لەگەڵ ئەوانەی دەوروبەریان نییە وەکو بەشەر و ئەوانە هەمیشە خەریکی تعداکردن یعنی ئەوانە لەوێ مڵۆزمێکن بۆ خەڵکە دروست بوونەوانە لە هاوکاریکردی خەڵکە بەشدار نین و شورایکیش کە لەوێ پێک دێتەوە ئەوانە یەکەمین شتیەوەی لەوانێ بڵێنەوە ماڵاگەر لە کۆڵیشمان نابنەوە لە دەسەڵاتەوەمانە لانی کەم لە گۆڕ لە گەڕەکە بڕۆن مەزبەتێکی لێ بکەن دەریکەن بڵێن و حرە بەخۆت و حرەسەکانتەوە من لە بشتێرە و ناوە بەجێ بێڵەوە بەستم وایە کە بەڵام هاوکاری لەناو خەڵکا بۆ بەرەوە ڕووبوونەوەی فەقر و هەژاری و ئەمانە هەمیشە وجودی هەیە و ئێمە پێویستمان بۆیە و ئەتوانین سوود لەم نەواتانە وەربگرین بۆ بەرەو پێشبردن نزانین چۆنە ینی قسەکە لەسەر ئەوەیە سەرنجام ئەوەی کە وەعی ئینسانەکان تهدیدەکە زروفی ژیانیانە ئێمە ئینسانی ماتریالیستی ئەمە ئەلفوبێی فکری و تێڕوانینی ئێمەیە ئەمە بۆ ئەمانوێ دنیا گۆڕانکاری بەسەرابێت و ژیان ئاڵگۆڕی بەسەرابێ هەردوای ئەوەشە کە ئینسان لە ڕووی معنەویەوە ئاڵگۆڕی بەسەرادێ لە ڕووی معنەویەوە ئینسانیانەتر ئەژی ئینسانتر ئەژی هەر لە سەرەتاشەوە ئەو ڕێکخراوی کە تۆ دروستیەکەی ئەو شێوازە لە پێکەوە بوون و لێک نزیکیە ئەوە وعی تۆ ئاڵگۆڕ پێداوە ئەمە باەخێکی زۆر گەورەی هەیە بە بڕای من و ئەمە کلیلی کردنەوەی دەرگاکانە لەسەرەوەی کە مەلعەمەل من کەسێک نیم لێرە بەڕاستی جوابی و پرسیارە بە مستەقیمی بدەمەوە ئەگەر جوابی و پرسیارەشمداوە ئەوە هینەیە ئەڵێ پرسیار ملیۆن پێم وابێ ملیار دۆلارەکەی ئەو پرسیاری ملیارە
نەک پرسیاری مردوێن ئەگەر جوابی ئەوم بزانیایە حتمما ئێستا جواباندا بۆ لە جێگایشی کا بووین بەڵام باسەکە لەسەر وەیلانی کەم تەرحیکەین مشکلەکە ئەوەیان پرسیارە مەطرح ناکرێت بەو شێوازەی کە پێویستەکە تەرح ناکرێت هەر کەسێک پێی وایە حەلی دۆزیوەتەوە ئەساسەن نایە بەردەمی پرسیارەکە ئێمە جورەتەکەی بڵێن نازانین مشکلە ئەوەیە بەشی زۆری ئەوانەی کە لە سیاسەتەن جورئەتیەوە ناکەن بڵێن نازانین ئەڵێن ئەزانین ئەڵێن هەموو شتێ ڕۆشنە تیوریمان وایە نەزەرمان وایە ئەوەمان وایە خەتای خەڵکە خەڵک خۆی خراپە ئەو یعنی محاسیلەی قسەکانیان وای لێ دێتەوە خەڵک دواکەوتووە خەڵک وایە خەڵک مەسڵەح چییە ئیتر دابارن بەسەر خەڵکەوە هەموو تاوانەکانەکانەوە سەر خەڵک کاکە ئێمە تۆمانێ نابوو ڕزگارمان بکە یا تۆمانێ نابوو قسە بە خەڵک بڵێ بەرحاڵ بەشی زۆری چەپی ئەم سەردەمەی ئەمە ئەوای لێ هاتووە ناتوانێ بڵێ من نازانم ئێمە سەر خاڵێکی تر باسی حیزبێت و تەحەزوب بۆی حیزب لەکوێ ئەوەستە لە ناو ڕێکخراوە جەماوەریەکانە من لەم بابەتەوە بە سەراحەت بڵێم و پێشتری لەگەڵ هاوڕێ ئاسۆ خۆشیان قسەم کردووە لەگەڵ ئاسۆی قسەم کردووە لەم بابەتەوە من گۆشەم هەیە لەم بابەتەوە زانی ئێمە ناتوانین لە تەجروبەکانی ڕابردووە بژین مشکلەی ئێمە لە ڕابردووە هەرچیەک بوو بێ مشکلەی ئێمە ئێستا لەو ڕابردووە قورستر و گەورەترە یعنی بە فەرزی حاڵ ئەگەر حیزبەکەی سەردەمی مارکسیش بین سوالاتێکم ڕۆهاتۆتە پێشەوە لە سەردەمی مارکسا وجودی نەبووە و نە مارکس وەڵامی داوەتەوە نە هیچ فعالێکی و سەردەمەش وەڵامی داوەتەوە چونکە ئەساسەن تەرح نەبوو پرسیارەکە ئەو پرسیارانەی کە مۆبیلایزیشن یاخود ئاڵوگۆڕپێدان و هێنان و بردننی هێزی کار لە سەردەمی ئەم سەردەمی ئەمڕۆی دنیاە هاتۆتە پێشەوە ئەوانە زۆر جیاوازی و فەرقی هەیە ئاخر جاران ئەڵمانیەکان نەچون بۆ ئەمریکا عەسەبی جوڵانەوەی کارگەری ئەمریکا ئەڵمانەکان دروستیان کرد لاجی بوون پەنابەر بوون وڵام خۆ ڕۆژێک لە ڕۆژان نەهاتنەوە ڕۆیشتبوون بۆی لەوێ بژین ئەمڕۆ پەنابەر دێ لاجی دێ لە وڵاتەکەی تۆیە ئەژی ئیشەکە 5 ساڵ 6 ساڵ پارەکۆ کاتەوە ئەڕواتەوە ئەساسەن بەشێک نیە لە مجتەمەعی ئەو جێگایە لەمەوە بیگرە ئەنواع وەشکاو مشکلاتی تری لەم بابەتە تەکنەلۆژیا ڕۆژ بە ڕۆژ وا پێشەکەوێ هەر بێکاریە کە دروستە بێت و ئەمانە ئەسڵەن لاعیلاجە بێکاری ئەمڕۆ حاڵەتێکی دەوری نییە بەیانی چابێتەوەوانە بێکاری ئەمڕۆ بە شێوازی نۆرماڵی ژیانی ئێمەمانان ئەوەی کە هەر ڕۆژەی هەر ڕۆژە و هەر مانگی ئیشێک بکەیت و لە شوێنێک بۆ شوێنێکی تر بگوێزریتەوە ئەمانە بەشێکە لە ژیانی چینی کارگەری ئەمسەدا ئەمانە هەموو سوالاتی ئەساسین ئەوەی کە ئیستیبدادی سەرمایهداری لە ئیستیبدادی پۆلیسی و ئەسکەریوانە بۆ بە ئیستیبدادی تەکنەلۆژیایشان بۆ تۆ هێناوە بەکاری نێنی ناتوانانی بژی وەکە بەکاری دێنی ئەبی بە کۆیلەی و سیستەمە ئەمانە هەموو سوالەتانن کە مەطرحن بۆ ئێمە سوالەتانە خەڵکانێک وازان لە کوردستان کوردستان تێک چوە وێران بەبە سەر تاسەری دنیا وێران بووە سەر تاسەری دنیا تێک چووە مشکلە و معزیلاتی ڕێکخراوە کارگەریەکانی نیقابە کارگەریەکانی سوید زۆر زیاترە لە ڕێکخراوبوونی کارگەری لە کوردستان مشکلاتێکە من خۆم بەدەست بە گیان و پێست و هەموو ڕۆژە لەگەڵی ئاژیم چکە من لەناو جوڵانەوەی کارگەری ئێرەشە هەمەزانم چ باسە باشە ئەمانە هەموو کێشانە کە ئێمە پێویستمان بە وەڵام هەیە بۆی نەکەوەی بگەڕێنەوە بۆ ڕابردوو بزانین حیزب لە پێشەوە پێشی عارەبانەکە بوو یا ئین بەرحاڵ باز زۆرە من هەستەکەم دەرگایکی باشمان کردەوە و مێدەوارم ئەم نیقاشاتانە لە ئایندەشە بچێتە پێشەوە سپاسی هەموو بەشدارانەکەم سپاسی هەمووانان کەم کۆمنتیان نردووە باسەکەیان دەوڵەمەندتر کرد هەر بژی بەڕاستی سەرەتا من زۆر دەستخۆشی لە هەردووکتانەکەم ئاسۆ و شەماڵ و دەستخۆشی لە هەموو ئەو هاوڕێیانە کە بەشداریان کرد یەکێ بوو لە بەرنامە هەرە دەوڵەمەندەکانمان هاوڕێیان من وەکو لە سەرەتاوتم ئێمە دایلۆگێکمان کردووەتەوە بەردەوامە بین لەسەری پرسی ڕێکخراو بوون وەڵام بەما هیچ کەسێ لە ئێمە ناتوانێت ئیدعایە بکات کە وەڵامی ئەخیرمان پێیە کەسمان ئەو پرسیارە 1 ملیۆن دۆلاریەی شەماڵ باسی کرد جوابی ئەوەمان پێ نییە بەڵام تەنها لە گفتوگۆکردنەوە لە باسکردنەوە لە هەوڵدان بۆ تێگەیشتنی زیاتر لە پێشنیارەکان لەو چوزام لە مێژووی خۆمان وەکو بزوتنەوەیەک لە ناڕەزایەتیەکانی خەڵک و تەنها بە بەردەوامی بەم جۆرە لە گفتوگۆ بەم جۆرە لە دایلۆگە ئەوەی کە بە ئێمە بکرێ لە کەناڵی هیواوە ئەتوانین ئەم کارە بکەین من دووبارە سوپاسی هەمووتانەکەم بەرنامەکەمان تەنانەت 10 دقە لە سەعات و نیوی بابڵین ئەوەی خۆی لایدا سوپاس بۆ هەموو ئەوانەی دەستخۆشیان کردووە لە کۆمنتەکانە ببورن کە یەک بە یەک ناتوانین بتانهێنینە سەر شاشەکە بەڵام بەردەوام بن لەگەڵمان دڵنیام هەفتەی داهاتوو دیسانەوە لە ڕێگەی دایالۆگێکی ترەوە بە هەمان شێوە دێینەوە لاتان و باسەکان گەرم و گڕ ئەگرین و هەوڵە دەین وەک هەمیشە
بەشێک بین لە بنیادنانی دنیایەکی باشتر. لێرەوە لە کەناڵی هیواوە ماڵ ئاوایی لە هەمووتانەکەم هیوای تەندروستی و سەلامەتی بۆ ئێوە و کەسوکار و هاوڕێیانتانە خوازم لە هەر جێگەیەکن لە دنیا. زۆر سوپاس دووبارە بۆ بەشداریتان. کاتێکی خۆش. دەستان خۆش. زۆر سپاس بوون.